سلااوان لێبێ من کۆڤان عزتم بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم لە بەرنمەیەم شەوی پاشیفدا لە تەوریەکەم باس لە شەوی قەدر دەکەین کە لە دەشەوی کۆتای بازەکە کە شەوی قەدرە بابزانانی بۆچەوەندا گرنگی بە شەوی قەدر درراوە لە ئاینی ئیسلامداوە لە تەوری دومیشدا باس لە نەخۆشیەکانی خۆرگ و گوێ دەکەین بەڵام بەر لەوەی بچینە سەر تەوریەکەمی بەرنمەی پاشیف هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە لەسەر ماسی سەلەمون کە یاخود ماسی قزل ئالەی پێدەوترێت لە باشووری کوردستان ئێستا داواکاریەکی زۆری لەسەرە هاوکارانم لە چۆمانەوە پاکێجێکیان ئامادە کردو لەوێندەر کێبلەیەکی بەخێوکردنی ماسی یاخود پەروەردەکردنی ماسی هەیە هەر لەو شوێنەش دەتوانن ماسیەکان هەڵبژێرن و بشی برژێنن. ماسی قزل ئالا بەخۆی هەر وەکو جۆرەکانی ماسی یەکە کە لەو ماسیانەی کە لە کوردستان ئێستا پەری پێدرێت و هاتیتە کوردستان نەوعەتی ماسیەکە بریتێ لە ئەوەی کە ماسیەکە پێی دەڵێن ماسی سەرسیر لە ئاوی سار دەژیتن زیاتر لە منتیقە شاخاویەکان و لە ئاوی بەفرا و ئەوانە زیاتر پەروەردەکرێ و بەخێوەکرێتن ئەو ماسیانە با بڵێن لە مێژ نییە هاتیتە کوردستانی خۆمان لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتوتە ئێرانە لەوێن دەرێ دیارە فترەت پێشەستا و ماسە بەخێو کرایە و پەروەردە کرایە و لەوێن دەرە پێی ئەڵێن ماسی قزل ئالا قزل ئالا کە ناوە علیمەکەی بە زۆری پێڵێن سەلەمۆن ماسیەکە ماسیەکی با بڵێن بۆنی نییە بۆن سارد و ئەوانەی نییە ئێشتی زۆر کەمە یان ئێشتی با بڵێن هەر نییە ئەوە تایبەتمەندیەکانیتی پولەکەی نییە ینی بە شێوەیەکی گشتی ماسێکی زۆر بەتامە خۆشە لە بەخێوکردنەکەش بە تایبەتی لە منتیقە شاخاویەکان پەروەردەکرێتن. ئەوە نوعیەتی خۆراکەکەیتی و لە ڕووی علیمیەوەش بە جۆرە ئەو لێکۆڵنەوانی کە ئەمن ینی خوێندیوتمەوە لەسەر و لە ڕووی پزیشکیەوە باس لێکراوە مادەی ئۆمیگا سێی زۆر تێدایە ئەو ماسی قزل ئالایە ئەوە ینی جیاوازەکەی و لە ڕووی دکانەش ئەوە لە ئاوی سارد گەشە ئەکات و پەروەردەکرێت لە ئاوی گەرم گەشە ناکات بەڵام ماسەکەی دی لە ئاوی گەرم گەشە ئەکاتن جار وهەیە لە ناو ئاوی با بڵێن کانی سافکانی بیتن ڕەنگێکی ڕەش و جوانیە بیتن بەڵام لە ئاوی چۆم و ئەوانە ئەبینی لە ئاوی ڕووبار ڕەنجی ڕووبارەکەی ئەگەر ئاوەکە شێلو بیتن بەڕێکمەی لەو زەردە بیتن و نەوعیەتی ماسیەکەش با بڵێن لە ڕووی ڕەنگەوە ڕەنجی هەیە مەسەلەن ڕەشە هەیە کاڵە هەیە زەردەش کاڵە هەیە زەردیشە یعنی ئەوانە هەمویان هەر ماسی قزل ئالایان پێڵێن بەڵام ڕەنگەکانیە جیاوازە لەو شێوەیە. ئەوەوە ئەو زەماسانی کە کۆنکریتن بە شێوەشی منەزەم دروستکراینە ئەوانە ینی ئەوەی ئیجابیاتی زۆر باشتر لەوانەیە کە ئەوزی قوڕەکانە لەبەر چەند هۆیەک یەک لە هۆکارانە ماسیەکان دائیمەن لە جێیش پاک و خاوێندایە یعنی بە شێوەی تەندروست ئینسانەتوانی خۆراکی بداتێ پاک و خاوێنی بکاتەوە ڕای بگری یان ئەوانەی کە مەسەلەن جار وهەیە ماسی تەلەفاتیە بی ئەمریتن لە ناوزی بە ئاسانتر ئەتوانی دەری بینی و فڕی دێ و خاوێنی بکەیەوە با بڵێن یەک لە تایبەتمەندەکانی تر بۆ خڕکردنەوە ئاسانترە یعنی لە شێوەی ئەو تۆڕێک کە ئەمە لە ناو ئەو زمان هەیە ڕایە چێشین و ماسێکی خڕەکەینەوە لایەکی و ئەی گوازینەوە ماسی قزل ئالا دەبێت بەردەوام ئاوی لەسەر بێت و بڕواتن
یعنی بەردەوام ئۆکسسیژینی زۆری هەبیتن یعنی پێویستی بە ئۆکسسیژینێکی زۆر زیاتر هەیە لەو ماسیانەی کە مەسەلەن لە دەوروبەری هەولێر و لەوانە پەروەردە ئەکرێتن ماسی کەپور کەمەک ئۆکسسیژینی هەبیتن ئەتوانی گەشەی بکاتن بەڵام ئەوەی ماسی قزل ئالایە دێ بەردەوام ئۆکسسیژینێکی زۆری هەبیتن. یعنی ئەم زۆر زار و فکرانی و کە دانیشم ئەو فکرانە لە ماسیەکەمەوە لەبەرەوەی بە تایبەتی ئێواران جاروهەیە دێم لەسەر ئەوزەکان دانیشم خۆشە تەماشا ماسەکەی ئەوە ڕوا ئەو دێ یعنی حرەکەی سیر و سەمەرەیان هەیە ئینسان هەست بە دڵنەواییەکی دڵخۆشێکی ئەکاتن وازانی لە دزەوەکی وایە یعنی با بڵین وڵاتیان ئەو شوێنێک کە ئەتولێ هەر وەکو باشت وایە یعنی هەست بە ئەحساسێکی زۆر خۆشەکەی. بەڵێ لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف سید سەدیق کەپرانی مامۆستای ئاینی لەگەڵمان دەبێت باس لە شەوی قەدر دەکەین مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس. بۆچی شەوی قەدر لە ئیسلامدا ئەوەندە پیرۆزە و گرنگی پێدەدرێت؟ بەناوی خوای بەخشندە و مێرەبان درود و سڵاو بڕژێ بۆ سەرجانی پاشی پێشەوامان حەزرەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم. سەرەتا بە پێویستی دەزانم سەری ڕێز و نوازش دابنوێنم بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و خانەوادەی سەربەرزی شەهیدان و دوعای بەخێر بۆ ئەو برا پێشمەرگانە کە لە بەرەکانی جەنگ بۆ پارێزگاری کردێن لە ئاین و لە خاک وڵات و شەرەف و ناموسی ئێمە خوای پەروەردگار شفای بەخێریان بۆ بنێری و تکاکارم لەو شەوە پیرۆزە کە لە شەوە کۆتاییەکانی مانجی ڕەمەزانە خوای پەروەردگارم کوردستانە هەروە ئاوەدان و ئارام بکاتن و ئینشاءڵڵا بە چاوی خۆمان ئێمە دەبینەم کوردستان ڕۆژێک لە ڕۆژان دەبێ بە دەوڵەت و لە ژێر سای دەوڵەتی کوردی ژیان بەسەر ببین ئینشاءڵڵا. سەبارەت بە شەوی قەدر دیارە شەوی قەدر بۆ خۆی بە کوردەکەی مانای شەوی پیرۆزە. ئەو شەوەیە کە خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژە بەوە دەکات کە لەم شەوە پیرۆزە پەیوەندی نێوان ئاسمان و زەوی جارێکی تر خوای پەروەردگار نوێی کردوێتەوە. پێش پێغەمبەری ئیسلامیش محەممەد صلی الله عليه وسلم پەیوەندی ئاسمان لەگەر زەوی هەبووە بەڵام جارێکی تر خوای پەروەردگار لە ڕێی پەیامە پیرۆزەکەی کە قورئانی پیرۆزە بۆ سەر بە شەریەت جارێکی تر دەرگای ئاسمانەکان لەسەر زەوی کرانەوە و جارێکی تر پەیوەندیەکی تر لە نێوان ئاسمان و زەوی جارێکی تر ڕووی داوە. لەم شەوەدا قورئانی تێدا نازیل بووە بۆیە بە شەوێکی مبارەک و بە شەوێکی پیرۆز تاکە هۆکار دابەزینی قورئانی پیرۆزە لەو شەوەدا یەکێک لە خاڵە گرنگەکان بۆ ناوبردننی ئەم شەوە بە شەوی پیرۆز بە شەوی قەدر ئەوەیە کە قورئانی تێدا نازیل بووە. و بە هەمان شێوە لەم شەوە کە شەوێکی پیرۆزە هەروکو خوای پەروەردگار لە قورئان ئاماژە بەوە دەکا فریشتەکانی خوای پەروەردگار دێنە سەرزەوی سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بەسەر بەندەکانیدا. یەکێک لە هۆکارەکان قورئانی پیرۆزە هیچ هۆکاری دیکە هەیە؟ ئەمەش ئاماژەیەشی زۆر وازیحە کە فریشتەکانی پەروەردگار بە سەرۆکایەتی جیبریلی ئەمین سەلامی خوای لەسەر بێ دێنە سەرزەوی سەلام لە بەندەکانی خوا دەکەن و ڕەحمەت و میهرەبانی پەروەردگار بەسەر بەندەکان دەبارێنە. باش بۆچی زیاتر جەخت لەسەر شەوە تاکەکان دەکرێتەوە؟ دایکی ئیمانداران حەزرەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە دە شەوی کۆتایی زیاتر خۆی ماندوو دەکرد لە مانجی ڕەمەزاندا و بە تایبەتیش لە فەرمودێشتدا دەفەرمێ لە شەوە تاکەکان. دیارە شەوی قەدر زۆرینەی زانایانی ئیسلامی ڕایان وایە کە لە شەوە تاکەکانی دە شەوی کۆتاییە. کەواتە بۆچی دەڵێن دە شەوی کۆتایی شەوی لەیلەتول قەدرە بەڵام لە کاتێکیشدا دەڵێن شەوە تاکەکانە کەواتە دەتوانانی لە شەوە جووتەکان حیکمە ئەو شەوێ تاعاتون ئەگەر مەبەستت ئەوە بی حیکمە چییە پەروەردگار دیاری نەکردووە کامە شەوی پیرۆز و شەوی قەدرە بۆ ئەوەی مەجالی عیبادەت و مەجالی خواپەرستی و مەجالی پاڕانەوە و مەجالی نزیکبوونەوە لە خوای پەروەردگار زیاتر بێ بۆ بەندەکانی پەروەردگار تاوەکو خوای پەروەردگار زیاتر بەزەی و ڕەحمەتی خۆی بەسەر بەندەکانی خۆیدا بڕژێنێتە. دەشکرا بڵێت دە شەوەکانی کۆتایی و بەڵام نەشکرێت بخۆی شەوی قەدر ئەم بۆ خۆی لەیلەتول قەدر یەک شەوە بەڵێ یەک شەوە وازحە کە یەک شەوە کە لە قورئان ئاماژەی پێکراوە و هەم لە قورئانیش کە باز لەوە دەکات کە قورئانی تێدا نازیل بووە هەر یەک شەو باسی دەکاتن
بەڵام وەکو باسم کرد ئەماش یەکێک لە خەڵاتەکانی پەروەردگار بەسەر ئێمەی ئومەتی ئیسلامی بەسەر ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کە ئەم دەشەوە هەمووی پیرۆز دەکا لەوانەیە خەڵکانێک نەتوانن تهدید بۆ نمونە ئەگەر شەوەکە تهدید با لەوانەیە نەتوانن تهدید لەم شەوە دابنیشن نەخۆشییان دەبێ ئیلتیزامێکی پێویستیان دەبێ بیانی بە هۆکارێک لە هۆکارەکان لەوانەیە نەیانتوانی بە گشت مسلمانان لەم شەوەدا ئەم شەوە زیندوو بکەنەوە بەڵام ئیدی لەم دەشەوە کاتێک بەنیەتی زیندوکردنەوەی شەوی پیرۆزدادەنیشن بە شەوی قەدردادەنیشن گومان لەوە نانی خوای پەروەردگار وایان حیساب دەکات. باش تاکە هۆکار ئەوەیە کە لە شەوە تاکەکانە بۆ ئەوەی مرۆڤەکان زیاتر عیبادت بکەن لە تەواوی شەوە تاکەکاندا بۆ خۆی یان هۆکاری دیکەش هەیە. ئێمە شتمان هەیە میسالان چۆن دەرێ ئەمە باشە و باشترە پیرۆزە و پیرۆسترە گرنگە و گرنگترە دیارە ئەم دەشەوەی کۆتایی هەمووی پێغەمبەر بە جۆرێک ساواسەرم بە جۆرێک لە جۆرەکان باشتر زیندوی کردوتەوە بەڵام کە ئاماژەش بۆ دەکا لە شەوە تاکەکان ئەوە گرنگیکی تایبەتتری هەیە واتە ئەفزەلیەتێکی زیاتر بە شەوە تاکەکان دەداتە هیچ مەبەستێکەیە کە بڵێ خوا تاکو تەنهای و بۆیە گرنگی بە تاکەکاندراوە ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیرە ڕەهەندە ئیسلامیەکان کەی دقە ئیسلامیەکان کەی هەموو تاکەکان لە لای پەروەردگار پیرۆزن بۆ نمونە سیر بکە سەڵاتی وتر سێرکەعەتە کە لە کۆتایی تەراویح دەکرێتن ناوەکانی خوای پەروەردگار نۆتونۆ ناوە هەمووی سیر بکە هەمووی ئاماژەیە بۆ تاچی پەروەردگار. باشە ئەی بۆچی زیاتر باس لە شەوی 25 و 27 دەکرێت ڕاستە ئەوەیان باڵە کۆمەڵێک ئێمە کۆمەڵێک ئەسەرمان هەیە نەک حەدیث کە یەکێک لە مەسەرانە حەزرەتی معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئیمامی عەلی و لە دوای سەحابەکانیش هەروەها حەزرەتی عایشە دایکی ئیماندار ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ و لە دوای سەحابەکانیش وەکو پێشەوە شافعی و کۆمەڵێک زانای ئیسلامی کۆمەڵێک تەحلیلات لە سوورەتی قەدر دەکەن دەفەرمێن لەیلەتول قەدر ئەگەر کۆی پیتەکانی نۆ پیتە و سێ جاریش لەم سوورەتە بەکار هاتووە سێ جاران نۆ زیاتر تەرکیز لە شەوی 27 دەکەن زیاتر کۆمەڵێک ڕیوایەت هەیە هەندێک زانایان فەرمیانە شەوی 25 هەندێک زانایان فەرمیانە شەوی 27 شەوی 29 شەوی 21 شەوی 23 کۆمەڵێک ئاڕا هەیە بەڵام ئاڕا زۆر بە ئاڕا زۆر بە هێزەکان لەسەر شەوی 27 و لە دوای شەوی 27 شەوی 25 تەنها ئەوە ئاڕا تاکید نییە لە شەوی 27 تەنیا وەکو باسم کرد چکە پەروەردگار بۆ خۆی تهدیدی نەکردە بۆ ئێمەی مسلمانان ناتوانین باش دەستنیشانی بکەین بڵێن کامە شەوی قەدری پیرۆزە باش باشترین دوعاکە لەو شۆدا بکرێت دوعایەکە پێغەمبەری سەروەرمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەم دوعای لەم شەوەدا بۆ خۆی زۆری دووبارە دەکردەوە و تەوسیەی ئیماندارانیشی کردووە کە زۆر دووبارە بکەنەوە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا ئەم دوعایە بە دقیقی لە پێغەمبەری ئیسلام وارد بووە. باش دوعاەکان ئاساییە بۆ نمونێسا کە دەستنە مزگەوتەکە خەڵکیان چ لە ماڵە خۆی چ لە مزگەوتە زۆرترین دوعا دەکات ئەو دوعایانە چ بە زمانی دیکە بێ یاخود دەبێت لە بە عەرەبی بێت ئاساییە بە هەر زمانێک بێت خوای پەروەردگار کە ئێمە هەموو ڕۆژانە لە نوێژەکان دووبارە دەکەینەوە باسی خۆی دەکات دەفەرمێ الحەمد لله رب العالمین ئەو خودایە پەروەردگاری گشت جیهانە و پەروەردگاری گشت ئەو کەسانەیە بە هەر جۆرە زمانێک قسە دەکەن گرنگ نییە ینی دوعاەکانت لەوانەیە خێری زیاتر بێ بە زمانی خۆت بیکەیت لەوانەیە گە دەقاودەق بە زمانی عەرەبی بیکەی لەوانەیە وەکو پێویست نەتوانی دوعاەکانی خۆت نزایەکانی خۆت بگەینە پەروەردگار چکە لەوانەیە هەموو خەڵک عەرەبی نەزانی بە تایبەتی ئەوانەی لە گروپی ئاری نابوو بەخشان هەموو وەکو پێویست عەرەبی نازان بۆیە وا باشترە ئینسانی مسلمان تاچی کورد بە زمانی کوردی شیرین دوعا باش گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین مامۆستا بەس بابزانین پارشێ و لە شار و شارچکەکان چۆنە هاوکارم کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت کاروانم کاتت باش تۆ لە ماوەی شەوانی ڕابردوشدا لەو کاتوێک کە من بەرنامە پێشکەش دەکەم بەردەوام لەگەڵمانی و پارشێوانی شاری سلێمانی دەگواستەوە بابزانین تۆ ئەم شەو چوویتە کوێ لە شوێنێکی شاری سلێمانی دەتەوێت پارشێ و بگواستەوە
بەڵێ کۆڤان سڵاو لێوە سڵاو لە بینەرانی کوردستان 24 سڵاو بۆ میوانە بەڕێزەکەشت من لێرەم لە جادەی کاک ئەحمەدی شێخی شاری سلەیمانی ئەم شەومەوێ چینێکی ماندوو بەسەر بکەنەوە ئەویش پاکەوانەکانن یانەوەی لە بین دوو کانە پێیان وترێت کە ناس کە خۆڵی سەر جادەکان پاکەکەنەوە و ئەو پاشماوانەی دوکاندارەکان و فرۆشیارەکان بەجێڵن ئەوان کۆیانەکەنەوە هەڵبەتا منۆکو معلومەیەک بۆ ئێوە بینەران بخێنە ڕوو سێ کۆمپانیای سەرەکی شاری سلێمانی خاوێنەکەنەوە کە تا ڕێدەیەکی باش نایەڵێن پیس و چاپاڵی و شمەک لەسەر جادەکان بمێنێتەوە و خراپ ببێ هەڵبەتا ئەوان وەک خۆیان هەمیشە داوای ئەویان هەبوو لە دوکانارەکان کە هاوکاریان بن لەوەی کە شتی زۆر فرێنێن یان شتی بە بەربڵاوی فرێنێن مرحبا كلام معي مشي معي كيفك؟ كيف حياك الله. اول شيء يعني كيف شغل شغلك زين او شو؟ الشغل زين والله بس اتمنى من الجميع يعني من المحلات شوي يساعدونا لان موجود حاويات يمكن وزعوا تقريبا حاويات كبيره وصغار كل الشارع موجود حاويات دائما الوسخ موجود بالشارع بالرصيف دائما واحنا نشكي من جماعه العرباين هذول محلات يفتحون عرباناني كلسرم شقامن بابندي باقوكاني اتمنى يساعدونا شويه لان هیوادارم بەشێک لە پاشماوەکانی خۆیان بەرنەدواوە وەک دەزانی ئەو کەلوپەرانەی ئەوان هەیەە زۆر بەیان ئەم جادەیان پڕ کردووە من لە بنەڕەتدا خەڵکی مووسڵم ئەوان هەمویان خەڵکی یەک شوێن ئێوە نەخێر هەمیان خەڵکی مووسڵ نین بەڵام زۆری نەما عەرەبی کرێکارانی شارەوە کاکە پشتیوان ئەگە جەنابیش لەگەڵ بن بێ بە کاکەزانش نزیک بێتۆ لێمان ماندووبوونی ئەم هاوڕێیانی کە وەک پاکەوان لێرە کارەکەن ئەنی کاکە پشتیوانش تۆ لەگەڵ ئەم کۆمپانیایی تۆ جەنابەت پێم بڵێ ئەو هاوڕێمان داوای کرد کە دوکانەرەکان هاوکاریان بن تۆ ئەڵێکی ئایا بەڕاستیەوان هاوکارن یان خەڵک گۆشیارە یان نەخێر ماوێتی پێشەکی بە خەلاتمتان نەکەم دەستخۆشتان لێەکەم وەکو ئەو برادرە کەوتی ئێمە هەر وەکو تەڵەب چەند جاریش داوامان کردووە لە دوکاندارەکان کە هاوکاریمانکەن هاوکارەکە ئێمە چۆن بکات ئەو خۆڵی کە هەیەی بکاتە عەلاگەیەکەوە بە شێوەیەکی جوان لەسەر شۆستەکە یا لە حاویەکان کە دامانناوە لەسەر جادەکان ئێمە دای بنێ بۆ ئێمەش ئاسانترە و بۆ خۆشی جوانترە نمونی شارەکەشمان جوانەکە ئەکەن یان نایکەن زۆربەی لە 170 نایکات لە 130 ئەیکات ئەوەی کە کار چییەکە لە ساسیەکە وڵی ئەوەی کە لە ساسیەکە زەری خەڵکی ڕۆشنبیرە خەڵکی ڕۆشنبیرە ئەوە کابراکە لەوانێ خۆی حەز نەکەوە پیس بۆ خلێ سەجادە بڵاو بەڵاسی تۆ خۆڵ خاشاک میکرۆبە نەخۆشیە کە بڵاو بۆیە چارەسەری نییە بەڵام ئەوەشی کە نایکات لەوانەیە ئاگادار نەبێ یا بێ ئاگایی ئەو زەلامە خۆی بێ یا حەز نەکا بەو شێوە بێ زۆر کەسەیە ینی من لە شوێنان بەداخەوە لە شاری سلێمانە بینیمە هەر لە ڕق شتی فڕێیاوە هەر بە ڕقی خۆی شتی فڕێیاوەتە سەرجادە ئەو ڕقەت دروست ببێ سەبەبی نازانم ئەوە بێ پرسیار لەو بە ڕێزانە خۆیان بکرێت بەڵام ئێمە وەکو داواکاریمان چییە ئێمە بەڵێ خزمەتگوزاری خەڵکین ئێمە ئیشەکەین لە خزمەتی هاوڵاتیانین شەو ڕۆژ لە خزمەتیانە سڵافی ئێمە شەو ڕۆژ ئیشەکات بەڵام وەکو داواکاری ئەوەیە خەڵک هاوکاری ئێمە بێت خەڵک ئەو خۆڵی کە هەیەی بکاتە عەلاگەوە بە شێوەیەکی جوان لەسەر جادەکان لەسەر کۆڵانەکان سەفەرەکان بۆمان دابنێ ئێمەش باری ئەەکەین دای ئەبین ئەم میکرۆب پیس بۆ خلێ لە شار دوورەخینەوە کاکە پشتیوان هەڵبەتا ئەوەی کە گوێتان لێبوو ڕاو سەرنجی ئەنی بەشێک لە پاکەوانەکان بوو یەکێک لەو تیمانە بوو کە لەگەڵ یەکێک لە کۆمپانیاکانی پاک و خاوێن ڕاگرتنی شاری سلێمانی ئەم شەو لەگەڵ من بوو لەم شەقامە من ئەمە ڕاو سەرنجی ئەوان ئەوان داوا لە دوکانارەکان کە هاوکاریان بن شتەکان کۆ بکەنەوە سڵاو لێبێت ئەگەر بیتێرە تۆکو دوکانارێک ئەوان داواتان لەکەن کە بە شێوازێکی باشتر ئەو شمەکانی کە لە خۆتان زیایە فڕێن کۆی بکەنەوە بۆی ماندووبوونیان کەم بکەنەوە تاسەن ئێوەواتان کردووە وڵی تا ڕادەیەکی باش بەس من داوا لە هەموو خەڵکی ئەم دوکانارانە ئەەکەم ئەم دراوسێ دوکانانە ئەگەر هەمومان لە یەک شوێناکۆی کەینەوە زۆر باشترە بۆ ئەوان چکە ئەوانە هەمووی کرێکارن و شەوانە ینی لەوانەیە گەربەی سێری ئێرەکەی زۆر خراپە یعنی ئەوان تا سەعاتی شەو پاچیەکەنەوە گەر خەڵک هاوکاریان کە ئەوان باشترەوە تۆشی لە دوکانەکان تۆ خۆدوواکەی تۆ خۆت هاوکارکەم بەڵێ دراوسەکانێت دراوسەکانیشم هەمووی باشە چێواناکە چێ خراپەکە خراپەکان ئەزانی چۆنە ئێواران کۆ بێتەوە تر ئێواران هەمومان لە یەک شوێناکۆیەکەینەوە بەزەوانە گەر بێن بە ڕۆژ حاوەیەک بێنن یا زیایکەن هیانە بە ڕۆژ خۆی ئەوانش بە ڕۆژ ئیشی شەکەن دوو شەفت ئیشەکەن ئەگەر بە ڕۆژ زیایکەن لەوانەیە شەو ئەو زەختیان لەسەر نەبێت
زۆر سپاس بۆ جەنابی شێت ئەڵبەتە کۆڤان ئەم شەقامە کە منی لێ وەستاوم لە ئێواران لە چەند کاتێکا کۆمەڵێک لە فرۆشیار و دەستگیر و عربانەچیەکانی ژلێرن بە تایبەتی لەگەڵ هاتنی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز لێرە شمەکێکی زۆرتر سەرفە بێ وەک باسییان کە بە دوو شەفت نەوە شاری سلێمانی پاک بکەنەوە و لێرن ئەلبەتە داواکاریەکە هیوادارین بگا هەلەڕی کەناڵی کوردستان 24ەوە بگا بە سەرجەمی و دوکانارانەی کە لێرەنین لە شاشەکەەوە بیبینن کە ئەبێ هاوکارێکی باشتری ئەوان بن بۆ ئەوەی ئەوانیش کەمێک لە ماندووبوونیان کەم ببێتەوە کە بۆ خۆشیان باسییان کرد پێشوی من لە ڕاستەخۆ لەگەڵەوە داخل ببم بە بڕێکی پارەی ڕەمزی کەم ئەم کارە دەکەن کە چەندە ماندووکەرە کە چەندە هەندێک ناخۆشی تایە و هەندێک ئەوان تووشی بۆن و هاڵاوی زۆری ئەو خۆڵ و پاشماوانە دەبنەوە کە لێرە دوکانداران یان دەستگیر و عربانەچیەکان فڕی دەدەن هیوادارین ئەم پەیامە هۆشیاریە بگا بە بینەرانی کوردستان 24 و دوکاندارەکان لە ناو شاری سلێمانی و لە شارەکانی تری هەرێمی کوردستان کۆڤان. بەڵێ دەستخۆش سپاس بۆ هاوکارم کاروان ڕەحمان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئەو کرێکارانەش کە بەو شەوە هەستاون بە پاکردنەوەی شەقامەکانی شاری سلێمانی وادارم دوکاندارەکانیش پابند بن بە ڕێنمایانە و هاوکاری ئەوانیش بکەن. مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابتان باسمان لە دوعاکردن دەکرد کە بە زمانی خۆت بێ ئەوشمان گوێ بیست بووە کە دەڵێن نوێژە فەرزەکان پێویستە دوعاکان بە عەرەبی بێت نوێژەکانی کە فەرز نین ئەوان ئاساییە بە زمانی خۆت بێەوە تا چەند ڕاستە بۆ خۆی نوێژ دوعا و کوردی لە دوای نوێژەکەمە بەس لەوەیە لە دوای نوێژەکە نانانە هیچ بە مەرز نەگیراوە خوای پەروەردگار لە قورئان دەفەرمێ لەو دەمارەی کە ملی زۆر لە ئینسان نزیکە دەفەرمێ زۆر ینی ئەندازە ناکرێت کە خوای پەروەردگار نزیکترە بۆ گیراکردنی دوعایەکاندا و لە ئیسلام و لە هەموو دەقا ئیسلامیەکان باز لەوە نەکرایە بەندەکان بە چ زمانێک دوعا دەکەن جاچ لە دوای نێژە فەرزەکان بێ جاچ لە دوای نێژە سونەتەکان بێ لە هەر کات و ساتێک بێ کاتێک کە تۆ هانا بۆ پەروەردگاری خۆت دەبەی و داوای تیکا و ڕجای لێ دەکەی خی پەروەردگار وەڵام من دەداتەوە و جێبیستی دوعاوتکایە باش دەبێتن ئەی بۆچی نوێژەکان ناکرێت بە زمانی خۆت بیکە خۆخوای گەورە لە هەموو زمانێک تێگات و بەڵێ دەزانێت بەڵێ هەندە عیبادەت هەیە تعبدین ینی بەشێک لە عیبادەت تعبدەکان ئێمە حیکمەتیان نازانین دروستە فەلسفەی تێدا بۆ نمونە تۆ بە دەوری بیتدا دەسوڕێەوە لە کاتی جێبەجێکردنی فەریزەی حەج یاخود لە سەفا و مەروە کاتێک تۆ هەموو شۆ دەکەی ئەمانە دروستە کۆمەڵێک فەلسفەی تێدا هەیە بەڵام زیاتر بابەتی تعبدین واتە حیکمەتەکە پەروەردگار بۆ خۆی دەزانێتن نوێژیش کە فەرز کراوە بەم شێوازە فەرز کراوە کۆمەڵێک ئەمری تعبدی تێدایە بۆیە ئەمانە بنەمای ئەساسین و ناشکرێت دەستکاری واجباتەکانی ناونێژ بکرێ بەڵام دەبێت ئەوەش بزانین کۆمەڵێک ئێمە بە واجب تێگەیشتون لە نوێژەکان بەڵام واجب نییە بۆ نمونە بۆ نمونە خوێندنەوەی دوای سوورەتی فاتحە واجب نییە و لە هەندێک مەزهب فاتحە خوێندنیش واجب نییە بە ئەندازەی فاتحە تۆ چەنایەتێک لە قورئانی پیرۆز بخوێنێ بۆ نمونە تەحیاتی ینی تەشەهودی یەکەم واجب نییە بەڵام ئێمە دەیکەین سونەی موەکەدەی لە پێغەمبەر وارد بووە سەلامی دووەم واجب نییە لە نوێژ ئەو تەسبیحاتانەی کە لە نوێژ ئێمە ئەنجامی دەدەین ئەمانە واجب نینە خودی ڕکوع و سوزدە و اعتیدالەکە واجبە حرکاتەکان واجبە ما باقیتر ئەوانیتر واجب نینە باش پێویستە مرۆڤ کە دەچێتە مزگەوت بۆ بەتایبەتی بۆ شەوی قەدر پێویستە زیاتر خۆی بەچیەوە سەرقاڵ بکات لەبەرەوەی لەم شەوە قورئان نازیل بووە چاکترین شت ئەوەیە کە ئینسان قورئان بخوێنێ وە کۆمەڵێک کار و عیبارەتتر هەنە کە ئینسان خۆی پێوە سەرقاڵکە نوێشکردنە دوعا و پارانەوەیە زیکری پەروەردگارە واتە تەسبیحاتە و خێرکردن لەم شەوەدا ئەگەر عیبادەتکردن لەم شەوەدا خواپەرستیکردن لەم شەوەدا خێری ئەوەندە ساڵەی هەبیتێن بێگومان ئەو سەدەقە و خێر و چاکەی کە لەم شەوەش ئەنجامی دەدەی بە هەمان شێوە خوای پەروەردگار حیسابی زیاتری بۆ دەکاتن بە شەوەکانی تر لە چ کاتێکدا
شەوی قەدرت دەست پێ دەکا ئەوانەی کە پێویستە بچن نوێژ بکەن دوعا بکەن قورئان بخوێنن بەخۆی لە دوای نێژی مەغریب تۆ داخلی شەو دەبی بەڵێ بە بیرکردنەوەی ئاینی لە دوای نێژی مەغریب تۆ داخلی شەو دەبی بەڵام زیاتر کاتی سەحار وەکو لە دەقە ئیسلامیەکان ئاماژەی پێکراوە کاتی سەحەر واتە ماوەیەک پێش نوێژی بەیانی بۆ کاتی خۆمان ئێستا کە بووی تەعادەت زیاتر خەڵک لە دوای سەعات 12 واتە دەکان نیوەی شەو پێی دەڵێن نیوەی شەو لە نیوەی شەودا دەست بە عیبادەت و بە نوێژ و بە قورئان خوێندن و بەخواپەرستی بکەی کاتێکی زۆر پیرۆزە تا دەگاتە واتەمەبەستەوەی زووتریش لەو کاتەوە دەتوانی زووتریش دەتوانانی دەست پێ بکەی بەڵام ئەم کاتە کاتێکی باسکراوە لە ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی پێش کاتی سەحەر واتە نزیکەی نیو کاژمێر لە نێوان نیو کاژمێر تا کاژمێرێک پێش نوێژی بەیانی باش بەداخۆم ئەو کاتی خەریکی خواردن دەبین خەریک پارشی دەبین لەم زیاتر واتە پێویستە چ کاتێک مزگەوت بەجێ بێڵیت نەک ئیسلام زۆر جار دەبینین تەواو دەبن دەستنەوە پارشی و دەکەن دوای بیان نەکردووە تۆ عیبادەکەی دەناو مزگەفتیش بکەیت بەڵام ئێمە کۆمەڵێک ڕەهەندی گشتیمان هەیە لە ئیسلام لە ئاینی پیرۆزی ئیسلام دێمە سەرەوە پرسیارانش ئەو شەو نوێژ و دوعاکردن و نوێژ مەریض نییە تۆ دەناو مزگەوت بیان بەڵام بەڵام مەبەستی من لەوەیە هەندێک جار دەبینین دەچیت نوێژ دەکەی قورئان دەخوێن بۆ شەوی قەدر دەچیت بەڵام لە کاتێکدا لە بەرەبەیانەکەی دەگەڕێەوە خواردنێک دەخۆت و دەگەڕێتەوە دیسان بۆ نوێژی بەیانی پێویستە و کاتە بەجێ بێ هەڵدرێت یاخود دەبێت لە مزگەوت بمێنیتەوە نامەرزنی بمێنیەوە تۆ ئەگەم شەوە زندی کردەوە هەر کارێک لەم شەوەدا ئەنجامی بدەی پاشیویش زندیکردنەوەی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ پاشی بخۆ ئەماش زندیکردنەوەی سنەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامەشت هەبوو بە عیبارەت حساب دەکرێتە باش بەڵام لە شەوی قەدر بە تایبەتی کە ئێمە وەکو زانانی ئیسلامی کە پێمان وایە شەوی 27 وا باشە بەگشتی لە شەوە تاکەکان تا ڕۆژ هەڵدێ وەکو لە قورئان ئاماژەی پێکرایە حتا مەطلع الفەجر خوای پەروەردگار دەفەرمێ وا باشە تا ڕۆژ هەردێ بە ئاگابی خەریشی عیبادەت و خواپەرستی لە دوای نوێژی بەیانیش بەڵام ئەگەر هەر توانای ئەوەندە هەبوو لەبەرەوەی لەوانەیە خەڵک ئیلتیزاماتی دەوامی هەبی خەڵک ئیلتیزاماتی کارکردنی هەبی نەیتوانی خوای پەروەردگار لەعل وەڕەجا ئینشاءڵڵا بۆ حیساب دەکە بە شەش چ جیاوازیەک لە نێوان ئەو عیبادەتی لە نێو مزگەوت دەکرێت و ئەوەی لە نێو ماڵ دەکرێت لەو شەوەدا بەڵێ خێری زیاترە بۆ خۆی ئیسلام لەگەر کۆمەڵیدایە لەگەر جەماعەتدایە یەد الله مع الجەماعە دائیمان پەروەردگار هانی خەڵک دەدا خەڵک کۆمەڵ چین بێکەوە عیبادەت و خواپەرستی بکەن لەبەرەوەی کۆمەڵێک ڕەهەندی هەیە تۆ کاتێک کە بووی بە کۆمەڵێک تعارفێکی برایانە دەکەی یەکتر قبولکردن دروست دەبیتن پێکەوە ژیانێک دروست دەبیتن کۆمەڵێک تشتیکە لەوانەیە ینی لە نێوان ئەم پەیوەندیەدا کۆمەڵێک کاری چاک ئەنجام بدرێتە بۆیە بێگومان خێری زیاترە بەڵام دەشکرێت لە بەڵام دەشکرێت لە ماڵەوە زیندی بکەیتەوە ئەی بۆ ئافرەتان بۆ ئافرەتان بە جێرەی دەقە ئاینیەکان وا باشترە لە ماڵەوە زیندی بکەینەوە هەم منداڵەکانی خۆشیان بەیەکەوە لەگەر دایکیان زیندوی دەکەنەوە هەم چاودێری ڕیعایی ماڵەکەش دەکەن بەو مەبەستە کە تۆ ئازادی ئافرەت داگیر بکەیت بەڵام لەبەر ئەوەی بە دیدی ئێمە وەکو ئاینی پیرۆزی ئیسلام ماڵی ئافرەتە ماڵی پیاو نییە یعنی بەداخەوە زۆر جاران خەڵک وا دەزانی ئەم ماڵە دەرێن دەچمە ماڵی فلانە پیاوی بەڵام بۆ خۆی ماڵی ئافرەتە ئەم ئافرەتە لە ماڵەوە ڕیعایەتی پیاوەکە میوانە ڕیعایەتی ماڵەکەی خۆی بکە هەمیش بە ئەم بەرەکەتەش لە ماڵەوە هەبیتن باش گفتوگۆی زیاتر دەکەین مامۆستا بابزان لە دهۆک پارشەوە بە شێوەیەکە و کارم مەسعود محەممەد لە دهۆک و بە تایبەتیش لە سێمێلەوە لەگەڵم دەبێت مەسعود ئەفدێمەتە باش بە ئەس بێژم هەفکارە من ئەف دوو جارە بچین سێمێلێ توش دیکاری بزانین نەها حاضرین خەلکێ سێمێلێچنە ji بووی نزیک بوونەوەن ji بۆ جێژنێ خەلک پێتر مژیری چییە دوان ڕۆژێن داویەدا بله کوانگارک تماشا پکری از الباجر که سیمل مالوره شب رمضان تایبت مندیا خواه اجبر کو
اف دورانه دوره که عشایری یعنی زتری خلک تکلاوان یا جواکی گله که خورد الوری خلک همو هفت ناز دکن جبر ویج یعنی اوان دوبینن یعنی هر شف رمضان هم ساخر الوری کند بیتن السر میزه که اونا رستوران تا که بلکه و پیوندیت وانین خورد جواکی وکیل یکوت همین رمضان دل سر جادن سمل حتا درنگی شف و صاحب سر میزه که کند بنو خارن و خارنا پیک بدخوان از گلنده که ساجوا باغ وم کنه ابخاجی ما بحث سمل بکن کنه سمل چاوایا مام تو باشی از بارم تو پیشمرگی جی چوانی باشی الحمد لله خدای باشه شب رمضان السمل چا در باز بند ودي شبت رمضاني عدام رمضاني السيميلي حتى صحينا عنبن هینو صاحبی گواب شب سر جا هارو مالایکی هارو اللي عندك تسقط شفا وخارنا وانا باشه تو في رمضان دا تو الجپاجی بجم تپاشی وت خارین شب رمضان باشه من الجبهه باشه نوا سنگر دا رمضان چوایا و نا باجر دا اتنابا سنگر دا دعاء ما هي فيها ما سرب اخويا بكل ثانيه هذا محمد وبيش مرقيت سنقريو بيش مرقيت فوجات سيلي واتشارد المخمور اسمه قدم الويري ما بله ام حمي امادن ابو سرب اخويا كل ثانيه الويري قرمج ياز بورم تلين قرماكي بتره شو اللي ما بان شو اللي ما بيش مرقات باشه سپاس سيميل عدام بوصان بله باشه سيدا تو السروك ناديا سيميل يعني انا سيميل ورزشي اگرم بحث پیوندی جواکی بکن یعنی نه ورزشی چال وری خلک و سامرو و نیک قصدای کدوت کن تا دست پیکی هم خیران نوات کن و سپاس بو جهی گرپی خدانی گهدار کوچر و به سری چندین ساله واکار رابط گنجال حکومت کرد تیمیل جیا برنیات باجری پیک جیانه لما تایبتی ورزشوان حدث پیدید مینن تایبتی شارن شو چا بر هویت جشن کرینه هم نزدیکی جشنه برهبی همیایتین حدا نکه و سیمیل جی سیکو بازار سیمیل او بینی شکل عصری کو خیزان مسچنویری یکلو پلی خود کرن و کاری خوی جشنیتین و گنجی دینه تربی به جادی حتی کو خیزان دو خلاطین پیوندی پواتین و حتی دمی پاشی وی. بله سپاس ایدا. برات و گنجک یعنی گله جا گازنده هنده تتکرن بیشن چند جشن هن پیوندی جواکی لواز دبن. الورد بیشن خلک سیمیل یعنی هر وکی بریا 20 ساله همیس بده یا قصد مالای کدود کنه و پیوندی توی جواکیت پیز بود چه زوری؟ سپاس کاغ مسعود کو امریکا کو کانال 24 هات سپاس هاوت کن هر دیسان رضا صلاحیت خواب و خزان شهیدا و بو پیشمرگت قهرمان تنیرن کو امریکا سنگر دا پشتوانی و بروانی الملت امت کن وکو سیمیل راستی سیمیل باجره که کمالاتی علاقات و پیوندین کمالاتی بو مای دهان ساله و دیارت اف باجرین اجبر کو پتریا خلکی نزیکی کن ها مروفت کن ها اکودود نیاسن خلکی بیانی کم هات یا بریم اشتیاط ناوارا اشتیاط ناوارا خلکی بیانی هات یا بله سیمیل هات یا گله که هات یا سیمیل جی اجبر هندی پیوندید کمالاتی نامرن بی باجری جشن دا همیا دا الوریت نکرن پیوند سرچاو دست خوش براتی باشی باشه فقیه هنی یعنی سیمیل داشت که برفره یا فقیه هنی سیمیل یا جیوا جاکتینا دی سیمیل عندك جوج دربه بجاز بله از بیشتر که گهدار پیرابوی کامز قال گهداری بافم که گهدار تو باشی کرم خواره فریم خودش بیشتر جام قلب خیرات برادر جامعه پیکر یعنی چند سال کن تو ساوا گنجال خو کند که یعنی رستوران که تو خوب بخش بله چه مرن پیه قرآن همین حوالم بین خاله من بین پسمام من کره مام من بین کر خاله من و حواله من او جیرانی من و جیرانی من و هم ایکر همین محلك خوش یک جد بینی عرب قرآن هم میگوید بینه نم علم صالح قاعد كاو صديق ود بين انا يعني بري دمك بري شش حاجه بالرحمه باب وصل قلنا بالفيري الري افصاله نما خد جرا بس اما شيء من السيميل يعني دشتك وبرفرا هاي فقي وجنة موجسيوسا هل بيجم تشج فقي يا السيميل يعني كشيم بويا خوجانك بيجن براوي شيم بون باجان خيار وافك همي تشتي الحمد لله حاضر بي تشتي هي وافك سي كده زحفه درفي يعني ما بوجاجن تشكريا قرآن بوج تنكرن الفيري خد الحمد لله شكر خدي دولة سري حكمتي خلکی پیشمرگی و خرد باشن و سلامتن و سیکا باشه و وضع خوشه و حتی درنگی شویر سروان شارع و آرامی و همی اما خوش الحمد لله. سیمیل مشکلی جی کیم شد بنا. قرآن همی کدنیا اصلا. مثلا سیمیل مروفیت ایکنی بیان نافدن وافکی تلفی سیکی چی بخدی بیشتر کی هاتی بیری. یعنی وافکی سی خلاص عد کتاه و چون نید مطاقینا. بس نید من هم برای من سرچاوه ما. ممنون سپاس. سرچاوه خیرات. برا و گوشت چی تو چت که چت بیشنوی گوشتی. گوشت پازیه بله. گوشت پازیه. بله. باشه. وزیت تا بجارتنی آنجی چاه؟ خودی اما سه خلقا چهار خلقا چه بید. چه تا چه کریه ناف داری؟ حس کم چه بحث که چه برف کریه؟ خودی بیبره و حامضه و زیت بس زیتر. الوری حس چه خارند کن خلک سیمیل زتره؟
خودی گل هش سپیاتیات کرد اما سپیاتیا جاجی کوچر اب نام بله بله کوچر ورد مشن از بارم بله مشنه باشه علی ورد مروی تهنینا کرد بو رمضان روجیا خودی حتی راده کی کاب زحمت مروی تینی که راستی باشه زور سپاس بتا بله کوان یعنی وان بینن اوا شوان رمضان نال باجر که سمله الالیا کی تکیه و کبابتنا بجارتنه الوی آلی جوا کند بینن یعنی چندین جورن فقی و کسکاتی و چیه و صاوجا شتیه و گیزرن و خیارن و باجانن و الوی نزیکی بحریش یعنی سمیل باجان و چیوسا نزیکی سمیل یعنی چه بوینه عندك جوان یعنی برهم خمالیه یه باجر که سمیل بخواه بله تمام سپاس مسعود محمد كوتول سيميلي مربوي سپاس جبوان كسن كوجبوي كردستان 24 آخرتين قالك سپاس ما مستدقرم ولا زنابتان حكمتكاني زيندو كرنوي شوي قدر سياد هەر وەکو ئاماژان پێکرد لە سەرەتا بۆ کۆکردنەوەی کۆمەڵێک زەخیرەوەیە بۆ قیامەتی خۆت بۆ بەدەستهێنانی لێخۆشبوونی پەروەردگارە بۆ بەدەستهێنانی موژدەی پەروەردگارە ڕەزامەندی پەروەردگار ئەمانە کۆمەڵێک ڕەهەندن بۆ ئەوەی ئینسان بتوانێت لەم شەوانەدا بە تایبەتی شەوی قەدر کە لە شەوە تاکان کە وەکو ئاماژان پێکرد زیاتر قسەکان لەسەرەوەی و بە تایبەتی شەوی 27 بۆ ئینسان بەندە بتوانێت پەیوەندیەکی پتە و لە نێوان خۆی و پەروەردگار دروست بکاتن و مژدە و لێخۆشبوونی پەروەردگار بەدەست بهێنێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێت هەر کەسێ شەوی قەدر زیندوو بکاتەوە و باوەڕی پێی هەبێ و چاوەڕێی پاداشتی خوا بێ خدا لە تاوانەکانی پێشووی خۆش دەبێت. من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کەم فرمودەیەش ئیمامی بوخاری مسلم ڕیوایەتیان کردووەتە صحیحە. هەر تاکێک هەر مسلمانێک بە دڵێکی پاک بە ئیمانێکی جوان شەوی قەدر زیندوو بکاتەوە کە خوای پەروەردگار بە نسیب هەموو لایەکمان بکاتن خوای پەروەردگار لە هەموو تاوانەکانی خۆش دەبێتە ئەوانی کە پێشووی کردوێت هەر تاوانێک بێ عەفە الله عما سەلەف بەڵام نەک خەڵک خوێندنەوەی وایە خەڵکانێک وا تێدەگەن کە خوای پەروەردگار دەفەرمێ خەیر من ئەلفی شەهار واتە خێری 1000 مانگی هەیە کە دەکاتە 83 ساڵ و 4 مانگ با دەزانێ ئیدی ئەگەر لە تەمەنی 83 ساڵی وەفاتی کرد هیچی لەسەر نییە پەروەردگار زەخیرەی خوای گەورە زۆرە دائیمان خوای گەورە لە بەرەوەی خوایەکی عەزیمە و پەروەردگارێکی گەورەیە هەر گەورەی لە خوای پەروەردگار گوناهێک بکاوە لەسەر حیسابە بەڵام دائیمان وەکو باسم کرد زەخیرەی پەروەردگار زۆرە خوای پەروەردگار زیاتر لە تەسەوور و لە ئەندازەی بیرکردنەوەی مرۆڤ خوای پەروەردگار پاداشەکان باز دەکاتن بەڵام بەومانە نایەتەوە وەکو باسم کرد زیندوو بکەوە ئەم دەشەوە بە تایبەتی شەوە تاکەکان و شەوی 27 ڕۆژی پاشتر تۆ تاوانێک بکەی لەسەر حیسابە باش نیشانەکانی شەوی قەدر چییە ئەو شەوە چۆن دەبێت زۆر جاران ئێمە لە مەنابیری ئیسلامی و لە کۆمەڵێک پەرتوشی ئیسلامی جێمان لێ دەبیتن کە ئەم شەوە دوو لە مینبەرە و مەقامە گوێ درێژ بێدەنگە و سەگەکان ناحەفن و کە ڕۆژ هەردێ جۆرێکە ینی جیاوازی هەیە ئەمانە هەموو ئەحادیسی ئەو شەوشێکی بەڵام ئەمانە ئەحادیسی صحیحین ئەحادیسی لاوازن واتە ضعیفن بەڵام ئەمانە وەکو تەرغیب و وەکو تەرغیبێک باس کراوە لە یعنی لە بەیانێکی کە خۆر هەڵبڵێواتە گەرمی بەڵام ئەمان لە حادیث سەحدا وارد نەبوونە ئەو ئەحادیثانێک کە باز لەم نیشانانە دەکەن زانی ئەمە مرۆڤ تووشی مەلەل دەکاتن تۆ لە شەوێک لە شەوە جۆتەکان کە زۆرینەی عولەمایان پێیان وایە شەوە تاکەکانە هەستیەوە بە جۆرێک لە جۆرەکان وابیتن لەوانەیە تااقەتی عیبادەتکردنەکە نەمێنێت وا تێدەگەی کە ئەم شەوە دەست ڕۆیشت بۆیە نە نیشانەکان بە سەحی وەردەگیرێن و نە کاتەکەش تەحدید کرایە بۆ ئەوی مسلمانە بتوانن لەم دەشەوە هەمووی زیندوو کاتە هیچ پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ کاتێک باسی لەوە نەکردەوە شەوە چۆن دەبێت ئەوە سەرانێک کە باسیش دەکرێن لاوازن ضعیفن لە علومی حەدیث ئەوەی کەس شارەزای هەیە لە علومی حەدیث ئێمە کۆمەڵێک فلتەر و پێوەرمان هەیە لە ڕاستی دروستی فەرموودەکان
بۆ نمونە ئەو ئەحادیثانەی کە ئیمامی بوخاری ڕوایەت کردووە ینی علەما هەموو لەسەر اتفاقن کە ئەحادیثانە صحیحن کۆمەڵێک علەما پێیان وایە هەندێک ئەحادیثی ضعیف نەخوا نەخواستە ئێمە وای دابنین کە هیچ کاری پێ نەکەین چکە زۆر جاران لە بابەتی تەرغیب کاری پێ دەکرێتن بەڵام ئەحادیث ضعیف هەندێک لە صحیح مسلم دەستنیشان دەکەن دەفەرمونە و حەدیثانە ضعیفن بۆیە ئەو حادیثانەی وەکو باسم کرد لە فلتەر و لە مەرجەکانی علوم حەدیث دەرناچن. باش ئەو خەڵکانەی زیاتر لە بەتایبەت لە 27 ڕەمەزانەوە ڕوو لە مزگەوتەکان دەکەن و دەست بە شەو نوێژ و قورئان خوێندن و نزا دەکەن بەڵێ واتە ڕۆژەکان کە فرامۆش دەکەن تەنها شەوی 27 دەچن. بزانانی ئێمە وا لە خەڵک نەکەین بێنە خەڵکی بۆ خۆمان خەڵک سال بکەینەوە لە عیبادەت زۆر جاران ئێمە لۆ خۆشمان میسالان دەرێنە خەڵک ئێوە بەندەی ڕەمەزانە لێی گەڕ بە ئەو ڕەمەزانە عیبادەت بکە باشترەوەی کە عیبادەت نەکاتن یان پێیان دەڵێن خەڵکانێک هەیە بە خەڵک دەرێ تۆ تەنیا شەوی 27 دێە تەراویحەکان و عیبادەت و زیندوکردن دەلێی گەڕ بە ئەم شەوە بێتن بێ لەوەی باشترە کەنێتن ینی ئەی باشتر نیە شەوەکان کەژ بێت زۆر باشترە من لە سەرەتا باسم کرد تشتی باشمان هەیە و باشترمان هەیە ئەفزەڵمان هەیە ئەفزەڵ تریشمان هەیە بەڵام تەرژیعی بکە بە ئەم شەوە بێتن ئەگەر تەنیا و شەوە دێتن پێتان وەنیە مامۆستانی ئاینی وایان کردووە زیاتر ئەو 27یان لە مێشکی خەڵکدا چەسپاند و پێیان گوتون ئێمە بۆ نونەوالێک درراوەتەوە کە 27 مانگ شەوی لەیلەتول قەدرە نا ئاماژەکان لە دەقائینیەکان و لە فەرمودەکان ئاماژە بە 27 دەکەن بۆیە شەوی 27 بە جۆرێک بە جۆریشی تر بە تایبەتی لە کوردستان ئەم شەوە زیندوو دەکرێتەوە. باش کەسانێکەن نیازیان وایە ئەو شەو دابنیشن و خواپەرستی بکەن و نوێژ بکەن و عیبادت بکەن سەبارەت بە شەوی لەیلەتول قەدر بەڵام ناتوانێت هەنسێتەوەی دیر دەخەوێت ئەمانە ئەو شەویان بە عیبادەت و خێر و چاکیان بۆ دەنووسرێت زانی سیر بکە لە لای مەچاکە وەکو دیدی ئیسلامی لەوە نیە تۆ نوێژ بکەیت ئیلە تۆ حەج بکەیت ئیلە تۆ زەکات بدەیت ئیلە تۆ تەراویح بکەیت ئیلە تۆ بە ڕۆژی بی کۆمەڵێک چاکە هەیە لەوانەیە ئەو تاکەی کە لەبەر کار و کەسابەت توانای ئەوەی نییە کە دابنیشێ لەوانەیە لە ڕۆژەکانی خۆیدا بەڕۆژ کە کاتێک کەسابەت کردو خێریچ کرد بێ ماڵە هەژارێکی بەسەر کرد بێتەوە خانەوادەیەکی شەهیدی سەربەرزی بەسەر کرد بێتەوە کۆمەڵێک هاوکاری خەڵکی کردوی ئەمانەش هەموو عیبارەتن ئەمانەش هەموو خواپەرستین بەڵام ئەگەر بتوانێت بە قەدەر 1000 شەوە بەڵێ بەڵێ 1000 مانگە خوای پەروەردگار زەخیرەی خوای گەورە زۆرە یضاعف لمن يشاء خوای پەروەردگار مەبەستی بیتن زیاتر لە بیرکردنەوە و تەسەوری ئینسان چاکەکان حساب ئەوەی لە ڕۆژ دەیکا بەخێر بۆ دەنووسێت بەس ئەی ئەو شەوە نیەتی هەبووە ئەو شەوە بیکە باشترە زیندوو کاتەوە باشترە بەڵام ئەگەر نەیتوانی و خەوی لێکەوتو نەیتوانی هەستێتەوە خۆی نیەتی هەبووە لا يكلف الله نفسا الا وسعها توانای نەبوو توانای جەستەیی نەبوو توانای یان کۆمەڵێک ئیلتیزاماتیکەی هەبوو بۆ بەیانی کە لەوانەیە زۆر گرنگ بێتن پەیوەستە بە ژیانی خۆی بە ژیانی خانەوادەیەکی تر پەیوەستە بە کارێکی زۆر گرنگی خەیری خوای پەروەردگار تەکلیف لە بەندەکان ناکە ینی لە ئیستطاعی خۆیان زیاتر بێت باش ئەوەی کە دەشکا بۆ خۆی دەیکاتن بە ئێمە کەس بە منەت لەسە خەڵک من لەسە خەڵکی نەکەین ئێمە ئەو عیبارەتە ئەوەی کە دەیکاتن من عمل صالحا فلنفسه هەرچی بەندەکان دەیکەن بۆ خۆیان دەیکەن ناکرێ منە لەسەر ئەوە بکە لەسەر تۆ بکەم برێن بۆی ئەمێن کە شەوەکان زیندوو دەکەمەوە تۆ زیندوو ناکەوێت ێستاش تۆ شەوەکان زیندوو دەکەیەوە زیندوکردنەوەش دەکەم بە زۆرێک لە جۆرەکان خزمەت بە خەڵک بگەینی پەیامێکی پیرۆز بە خەڵک بگەینی سوودی بۆ کۆمەلگا و بۆ گشت خەڵک هەبیتن ئەمە زیندوکردنەوەیە ئێمە لە شەوانی لەیلەتول قەدر لە نوێژکردن و دوعاکردن و لە قورئان خوێندن بێبەشین کە دێن بەرنامە دەکەین لێرە لە کاتژمێریەکەوە تاوەکو نزیک کاتژمێر سێ ئەستافێکی زۆر بنێم کامێرامانە ئەوانەیە کە لە ژووری کۆنتترۆلن هاوکاران لە تۆڕی پامێران لە شار شارۆزکەکان ئەوانە ئەو شەویان بۆ حساب دەکرێت بێگومان مەبەستیان زیندوکردنەوە بێ مەبەستیان خوابێ بۆیان حساب دەکرێت گومان لەوە دانیە لەبەرەوەی کە تۆ کاتێک کە بۆ نمونە تۆ لە مزگەوت عیبادەت دەکەی خێرێکی زۆری هەیە تەنیا بۆ خۆت دەیکەی بەڵام ئێستا ئەم بەرنامەی تۆ خەڵکی سوودی لە دەبینێتن چەند خەڵکمان هەیە لە ماڵەوە توانای ئەوە نیە بچێتە مزگەوت توانای نییە
خەڵک هەیە ناتوانانی ماڵەکەی خۆی بەجێبێری خەڵک هەیە لەبەر خانەوادەکەی ناتوانانی بچێتە مزگەوت خەڵک هەیە نەخۆشە لەسەر جێگا کەوتووە ئیلتیزامێکی هەیە لە ماڵەوە کاتێک کە سەیری بەرنامە ئەم بەرنامە دەکاتن جا هەر کەسێک بێت جەنابەت بیان کەسێشتر پێشکەش بکاتن مەبەستت ڕەزامەندی پەروەردگار بێ گومان لەوەدانە لەوانەیە خێرەکەی زیاتر لەوەی کە لە مزگەوت تۆ نێژەکەی دەکەیت چکە لە بۆی خەڵک سوودت لێ دەبینیتە ئینشاءالله بۆمان بەخێر دەبێت باشە زۆر جار دەبینین باس لەوەش دەکرێت خەڵکانێک هەن کە دێنە مزگەوت بە مەبەستی زیندووکردنەوە جا لا ئیرادی بێ یاخود بە مەبەستدار بێت قسە دەکەن واتەوەندا خەریکی نوێژ و تاعات و ئەمانە نین ئەمانە بە هەمان شێوە ئەو دوعا و نزا و پارانەوەیان لێ قبول دەکرێت نوێژ ئینسان کاتێک ئەچێتە مزگەوت چکە حەڕەمی مزگەوت زۆر پیرۆزە مزگەوت تەنیا شوێنی عیبادەتە شوێنی بازرگانی شوێنی غەیبەتکردن بە تایبەتی من ڕێز و حرمەتم هەیە بۆ ئافرەتان بۆ خوشکان بۆ دایکان هەمویان کە سوکاری ئێمان بەڵام بەداخەوە ئێمە زۆر جاران لە مزگەوتەکان جێمان لێ بووە شەڕ ڕووی داوە لە نێوان ئافرەتەکان یاخود باسی خەڵک دەکەن زۆر بەبێ ویژدانانە تەعن لە کچی خەڵک دەدەن تەعن لە ژنی خەڵک دەدەن مزگەوت شوێنی عیبادەتە شوێنی مەجلیس و دانیشتن و غەیبەتکردن و قسە و قسەلۆک نییە بۆیە من وەکو تەوسیەیەکی ئاینی تەوسییان دەکەم کاتێک ئەسنە مزگەوت یاحتیکافکەن ئەو کاتەی گرنگ نییە زۆر بێ گرنگەوەی ئینسان بەردەوامی لەسەوەی کە دەیکاتن ئیستیقامەی هەبێتن ئین الذین آمنوا ثم استقاموا خی پەروەردگار دەفەرموانەیە کە ئیمانیان هێنایە و بەردەوامن لەسەر ئیمانهێنانەکەی عملی صالحی ژوایە دەبێت ئیستیقامەت گرنگ نییە کە زۆر بێ بەڵام گرنگەوەی ئیستیقامەت لەسەر هەبێتن وەکو نمونەی بیلالی حەبەشی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر پێغەمبەر کاتێک شەوڕۆی پێکرا لە تەرەف پەروەردگار دعوت کرا بۆ ئاسمانەکان فەرمیای بیلال من جێم لە دەنجی ڕۆیشتنی پێیەکانی تۆ دەبوو لە نێو بەهەشدا چیت کردووە فەرمی یا ڕەسوول الله تەنیا ئەوم کردووە هەر کاتێک کە دەستنێژم شتووە دوور کە عسونەتم بە دواوە کردووە سیر بکە عیبادەتێکی کەمە بەڵام ئیستیقامی هەبووە پاداشێکی زۆری هەبووە بۆیە مزگەوت شوێنی عیبادەتە ئینسان بتوانێت کاتێک ئەچێتە ناو مزگەوت خەریشی عیبادەت بێ باش بێ لە قسە و قسەڵۆک ئاساییە بۆ نمونەکە نوێژێک دەکە نوێژ بە جەماعەت دەکە دواتر کە کۆتایی پێدێت چەند خوڵەکێک دابنیشێت لەگەڵ ئەو کەسانی لەوێن گفتوگۆ بکات دواتر دەست بە عیبادەتی خۆی بکاتەوە ئەمانە ئاساین ببوورە زۆر زیاد دەبینین ئەو شەوە دەچێتە مزگەوت دادەنیشێت باشە نوێژ بە جەماعەت لە خوڵەکانی کۆتاییدا نانە هەر بۆ نمونە کاتژمێر 12 دەچێت بۆ کاتژمێر 2 و بۆ نمونە کاتژمێر 2 سی خولەک کاتژمێرێک نوێژ دەکات دواتر 10 خولەکێک 15 خولەکێک دادەنیشێ بۆ خۆی قسە دەکات لەگەڵ هەواڵێکی یاخود برادێکی قسە دەکات دواتر دەست بە نوێشکردن و قورآن زۆر ئاساین ئەمەشی بە عیبارەت و حیساب و لەوانەیە لەم دەخڵەکەی کە ئەحەسێتەوە لەوانەیە دوو قسەی باش بۆ برادەکەی خۆی بکە چاکوچۆنیشی لەگەر بکە لەوانەیە برادەکەی معاناتی چێبی بە یەک زەردەخەنە بەرامبەرەکەی دڵخۆش بکاتن ئاساییە زۆر ئاسایە بەڵام بە مەرجێک وەکو باسم کرد باسی خەڵک نەکرێ ئەو قسانێک کە دەکرێن قسەی چاک بوون و لێپرسین ینی میسارن لێک پرسین بێ و ببێتە مایەی لێکتر نزیک بوونەوە بۆ کاری چاک باش عایشەی خێزانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەڵێ بە پێغەمبەر وت ئەی پێغەمبەری خوددا ئەگەر زانیم شەوێک شەوی قەدرە چی بڵێم لەو شەوەدا فەرمی بڵێ خوددایە تۆ لێبوردێت و لێبوردنت خۆش دەوێت لێم خۆش بە اللهم عفو كريم تحب العفو فاعف عنا کەواتە مسلمانان پێویستە لەو شەوەدا ئەو دوعاە بکەن زۆر دووبارە بکەنەوە لەبەرەوەی خۆشەویستترین دوعا بووە لە لای سەروەرمان پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەوی لە دەشەوەکەی کۆتاییدا باشە باست لە شەوی 27 کرد باشە ئەی شەوی 25 باسی لێوە دەکرێت بەڵێ کۆمەڵێک وتەی زانایان هەیە لەسەر شەوی 25 پێیان وایە شەوی 25 شەوی قەدرە وەکو باسم کرد کۆمەڵێک ئاڕا هەیە هەموو ئاڕاکانیش بۆ ئەوەیە وەکو باسم کرد مسلمانان بتوانن لەم دەڕۆژە عیبادەت بکەن هەمویان هەر ڕەحمەتە یعنی بۆ نمونامێن قەولێکی ئیمامی شافعی کە دەخوێنمەوە کە دەفەرمێ 27 لە 27 زۆر خۆمان دوو دەکەم قەولێکی تر ئیمامێکی تر کە دەفەرمێ 25 لە 25 خۆمان دوو دەکەم حەزرەتی معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە دەفەرمێ ئەسەر هەیە لەسەرەوەی کە 27 هەم زانێت لۆمن دەبێتە جێی بایەغدان لە عیبادەت لەم شەوانەدا بۆی ئەمانە هەمووی جێگای ئەم ئەقوالانە ئاڕانە هەمووی ڕەحمەتن بۆ ئێمە
ئێمە زیاتر ڕژ دەبین بۆ ئەوەی زیاتر عیبادەت. زۆر سپاس بۆ سید سەدیق کەپرانی مامۆستای ئاینی کە لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیڤ لەگەڵمان بووی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ باش. بەڵێ بەش یەکەمی بەرنامەی پاشیڤ یاخود تەوەری یەکەمی بەرنامەی پاشیڤ بە کۆتات ناوبڕێکی کورت وەردەگرین لە سەری کاتژمێرەوە تەوەری دووەمی بەرنامەی پاشیڤ دەکەینەوە کە تایبەتە بە تەندروستی. دووبارە سڵاوتان لەبێ بەرنامەی پاشیڤ بەردەوامە لە تەوەری دووەمی بەرنامەی پاشیڤ کە تەوەری تەندروستیە باس لە نەخۆشیەکانی قوڕگ و لوت و گوێ دەکەین کە دکتۆرێکی پسپۆر لەگەڵمان دەبێت باس لە نەخۆشیانە دەکەین. بەڵام بەر لەوەی تەوەری دووەمی بەرنامەی پاشیڤ بکەینەوە هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە لەسەر ئەو شوێنانێک کە گوڵ دەفرۆشن. ماوەی چەند ساڵێکە فرۆشتنی گوڵ بووەتە کارێکی باو لە زۆربەی شوێنەکاندا دوکانی گوڵفرۆشن و ئەمانە دەبینرێت. کەسێکی گوڵفرۆش بۆ کوردستان 24 قسە دەکات و دەڵێت نزیکەی 1000 جۆر نەمام لە کوردستاندا دەفرۆشرێت. نزیکەی 1000 جۆر نەمام هەیە بەگشتی. نەمامی تورکی هەیە، ئیتالی هەیە، هۆڵندی هەیە. بۆ نمونە ئەوە شاخی ئاسکە لە دەرەوەژی پێویستی بە ئاوی کەمە. ئەم سنەوبەرە هەیە هۆڵندیە، ئەویش عینەش حەزی لە ئاو نییە، بە هەفتەی 2 جارە توانی ئاوی بی. گوڵای خوێنەوەش هەر عینەن شت لە وڵاتی خۆمان هەر هەیە، دەرەوە هەیە، تورکی هەیە، هۆڵندی هەیە. ئەویش بۆ شوێنێکە بێ سێبەر بێ و زۆر هەتاوی لەسەر نەبێ. ئەمیش هەر عینە شەر گوڵا خوێنە. بۆکسمانەیە، بۆکسەش هەر هۆڵندیە و بەس حەزی لە زۆر گەرمانیە و ئەمەش هەر گوڵەباخە. گوڵەباخیش عینە شت هۆڵندی هەیە و توشتی هەیە و هەموو کاتێ سەوزایی پێویستە بۆ ژینگە بۆ ئینسان پێویستە و ئەمڕۆ سەوزایەکەش لەم کاتەیە کە ئینسان مێشکی جەنجاڵە و مێشکی بە دنیا و بە سیاست و بە هەموو لەم بار و زروفۆ کە ئەمڕۆ مەشغوڵە ئەو سەوزایە بێتە هۆی ئەوەی کە تۆزێ خەمەکان ڕەوێتەوانێ بەڕاستی. وەک خۆوەڵا خۆم تەقریبەن شوێنێکم هەیە، باخچێکی بچکۆلەم هەیە، تۆ کەمەکەمە هەفتانە 2 جار 3 جارەچم سەردانێکەم و خەریکانە بم و ئاویانە دەم و تر خەریکانە بم. سەوزایی ئینسان بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە خەمەکانێ لێ دوورکەوێتەوانێ. کە پێش ڕەمەزان بەڵێ هەمووی ئەرکی هەیە، بەس لە ڕەمەزانە جیاوازترە. ئەویش بە نیسبەتیەوەی کە جەوێکی گەرمتری هەیە و خەڵکەمی بە ڕۆژۆ و ئەرکەکەشمان هەروەکو خۆیەتی طەبیعەن زیاتر هیلاگە بیت، بێتاقەتترە بیت. تۆ لە ڕۆژانی ڕەمەزان بێ لە ڕۆژانی جیاوازتر بێ هەر ئەو ئەرکەت هەر هەیە. واللهی وەکو جۆری نەمام ئەنواع هەیە، زۆر هەیە، نەوعەتەکان ناکرێمەوەی بەژماردە بکرێ، بەس ئەنواعی تیا هەیە. هەر لە وڵاتی خۆمانەوە بیگرین چەنەها جۆرات هەیە و ئەجا زایدەن وڵاتانی دەریشەوە هەمانە، تورکیمان هەیە، هۆڵندی هەیە. شەتڵەکان بۆ نمونە بە مەسەلەی شەتڵ کە ئێستا مەوسمیەتی ئەمەی خۆمانە، بەڵام وەکو نەمامی هۆڵندیە، ئیتالیە، تورکیە، زۆریش فەرق و جیاوازی ساڵ بە ساڵ فەرق و جیاوازی زۆر هەیە. ساڵ بۆ ساڵ بەرەو کزی ئەڕوات.
بەڵێ خەڵکەکە ئالوودەی سەوزاییەک هەیە بەڵام توانای نامێنێت لەبەر بێ مادەی و بێ مەعاشی و بینەوە جیاوازی زۆری تیا هەیە. بەڵێ لە تەوەری دومی بەرنامی پاشیف دکتۆر محەممەد سەردار پزیشکی پسپۆری قورگولوت و گوێ لەگەڵمان دەبێت باس لە نەخۆشەکانی قورگولوت و گوێ دەکەین. دکتۆر بەخێر بێت. دکتۆر بەتەسەلسولەوە دەست پێ بکەین لە قورگولوت و گوێوە سەرتا باس لە نەخۆشی قورگ بکەین. نەخۆشی قورگ چییە؟ بەڵێ هەروەچ خۆمان دەزانن ینی قورگ یەکەم ڕێڕەوی هەناسێ و ڕێڕەوی خۆراکە ئەوە وا دەکاتن کە بە ئاسانی تووشی هەوکردن بیتن و یەکێکە لە هۆکارە هەرە بڵاوەکانی کە نەخۆشی سەردانمان دەکاتن لە ڕاوێژکاریەکان و لە نێوژگەکان. باوترین هەوکردنی جۆری هەوکردنی قورگ هەوکردنی ئاڵوەکانی گەروە کە خەڵک پێی دەرێن لەو زەتێن یان لە هەندێک شوێن پێی دەرێن گەڵاڵەیان ناوی زۆرە. ئەوە بەگشتی دوو جۆری هەیە، جۆرێکیان بەکتریایە کە بە هۆکارەکەی بەکتریایە، جۆرێکیان ڤایرۆسە هۆکارەکەی. ئەو جۆرەکەی کە بەکتریا تووشی نەخۆشیەکەی تووشی دەکاتن ئەوانە زیاتر تونترن نەگوۆکی ڤایرۆسەکە. نەخۆشەکە عادەتەن کە ئەوانی تووشی هەوکردنی ئاڵۆکانیان هەوکردنی بەکتریایی دەبێتن ئازارێکی زۆریان دەبی لە گەرویان و لێی گەرمی لەشیان بەرز دەبێتەوە و بەگشتی خەواڵوو دەبن، هێزی لەشیان کەم دەبێت، ئارەزوی خواردنیان کەم دەبێتن و سەر ئێشیان دەبێتن، توانای کارکردنیان کەم دەبێتن. ئەوانە بەگشتی کە تەماشای گەرویان دەکەن دێت سەردانی مە دەکاتن، تەماشا دەکەین ئاڵوەکانیان ئاوساوە، زۆر جار دەبینی کە دەورە دراوە بەوەی چێم و چڵکۆشتانی تێدا دەسەرە. بەڕاستی ئەوانە پێویست دەکە بە زووترین کات سەردانی پزیشک بکەن. باشە. دکتۆر زۆر زار دەبینین دکتۆرەکان بەشی زۆر دارێکیان پێ و دەوی نەخۆشەکەی لێک دەکەنەوە و دارەکەی لەسەر زمان دەدەنەوە بۆ چییە؟ لەبەرەوەی چکە ئاڵوەکان دەکەوتە بەش پشتەوەی دەم، یعنی کە زۆر زاریش ئەو کەستانە هەموو کەس توێکاری دەوی جیاوازە لە یەکتری ناتوانێت و ئاڵوەکان ڕاستەوخۆ ببین. فمەزبور دەبین بەو تەنگ دەپرێسەرێ ئەڤڵێ زمانەکە پاڵ پەیوەندی نەخوارەوە تاکە بتوانین ئاڵوەکان ببین و شێوەیان چکە دەستنیشانکردنی مە لە بۆ هەوکردنی ئاڵوەکان زیاتر بە بینینە کە دەبینی شێوازەکەی کە ئاڵوەکان ئاوسا و لە خوێنەکانی لەسەر دیارە و ئەو چڵک و چێمەی لەسەر و یان هەندێک جار دەبین لیفەگرەکانی ئاوسایە و نەخۆشەکە ئەو نیشانانی کە باسم کرد هەیتی ئەومان پێ دەگەینیتن کە ئەو نەخۆشە هەوکردنی بەکتریایی هەیە. لەو کاتەدا نەخۆش بەڕاستی پێویست دەکاتن چارەسەری وەربگریتن، چارەسەرەکانیش بریتینە. باش دەستنیشانکردنی نەخۆشەکە تەنها لە ڕێگەی ئەو دارەوە یاخود ئامێری کەشتان هەیە؟ بەگشتی ئەمە هەوڵ دەین بە شێوەی کلینیکی کە سەیری دەکەین دەستنیشانی بکەین لەگەڵ ئەوەش چەند پشکنینێکی لابرۆتەری یعنی تاقیگەیی هەیە کە یارمەتیمان دەداتن لە بۆ دەستنیشانکردنی لەوانە بۆ نمونە پشکنینی خوێن دەکەین کە بزانین ڕێژەی خڕۆکەسپیەکان بەرز بووتەوە لە خوێنیانە. هەندێک جاریش کەوتە بەڕاستی لێرە پشتگوێ خراە زیاتر دەنێرین لە بۆ کەلچەر سێنسیتیڤ واتە بەشێک لەو جۆرە چڵکەوە دەگەین دەینێرین دەیچێنین تاکو بزانین چ جۆرە بەکتریایەکە و چ جۆرە دژە بەکتریایەک لەسەری کار دەکاتن. ئەوە زیاتر یارمەتیمان دەداتن کە دەرمانێکی دروست هەڵبژێرین نەک دەرمانێک کە بزانین هەر بە شێوەیەکی گشتی کار بکاتن و دیاریکرااو نەبی لە بۆ ئەو بەمەسەر و دەرمانانشکە خەڵک لە خۆیەوە بەکاری دێنێت. دکتۆر تۆ باس لەو نەخۆشیانە کرد کە لە ڕێگەی بەکتریایە ئەوانشی کە لە ڕێگەی ڤایرۆسەوەیە مرۆڤ چۆن هەستی پێ دەکات بمانە؟ نیشانەکانی ئەو نەخۆشیانە چین بۆی هەستی پێ بکات؟ بەگشتی نیشانەکانی بەکتریایەکە کە باسم کرد زیاتر تونترە، تایەکەی بەرزترە و ئازارەکەی زیاترە و نەخۆشەکە دەکەوێت ناتوانین بستە سەر کاروان. بەس هەرچی بە ڤایرۆسە ئەوە بە شێوەیەکی سوکتر دەیگری نەخۆشەکە دەتوانانی داوامی خۆی بکاتن و زیاتر ئەو شتەی کە پێی دەڵێن پەتا مەثەن نەخۆشەکە کۆخەی لەگەڵ لێرەوە هەست بە چیرەکە لە قورگیەوە هەردوو حاڵەت وەچیەکە هەر ئازاریان هەیە بەڵام ئازاری بەکتریایەکە زیاترە نەخۆشەکە بە هیچ شێوەیەک ناتوانێت خۆراک بخواتن و
زۆر کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانی نەخۆشەکە بەڵام هەرچی ڤایرۆسیەکەیە ئازارێکی کەمتری هەیە و نەخۆشەکە دەتوانێت ژیانی خۆی بە نۆرمالی یانی هەستەوەری ڕوودەدات لە قوڕکدا بەڵێ هەستەوەری ڕوودەدات لە قوڕکدا هەستەوەری زیاتر ئەوە حاڵەتی تر کاری تێداکاتن بەڵام زیاتر ئازارە نیشانەکە باش ئەی کەش و هەوا ئەی خواردن چەند کاریگەریان هەیە بەگشتی ئەمە لە بۆ ئەو نەخۆشانی کە هەوکردنی گەریان هەیە زیاتر ئەمە ڕێنماییان دەکەین کە ئەو نەخۆشانە زیاتر مادەی شلەمەنی بخۆن وەچی ئاو و شەربەت و هۆشتانە و ئەو مادانە بخۆن کە مەتەن شەربەتی سەوزەی فرێژ وچ پرتەقاڵ و لیمۆ کە دەوڵەمەندە لە مادەی ڤیتامین وەکو ڤیتامین سی کە توێژینەوەکان دەریان خستیە بەرگری لەش زیاد دەکە بۆ هەوکردنی ڤایرۆسی زیاتر و هەوڵ بدەن کە لەو کاتەدا ینی خۆیان دوور بگرن لە خواردنەوە گازیەکان وەکو ببسی و ئەو شتانە و هەوڵ بدەن جگەرە کێشان و شوێنانی کە دووکەڵ و کەشەوایەکی پیسی هەیە لێ دوور بکەونەوە و گرنگترین تشتیش ئەوەیە بەڕاستی زۆر کەس لێمە ینی کاتێک کە نەخۆش دەکەوێت ئەو ڕۆشنبیری ئەو هابڵاو نەبووتەوە کە لە ماڵەوە دابنیش کارەکەی واز ناینێتن دەڵێ نا تەحمل دەکەم و نۆرماڵە دەچمە سەر کارەکەی خۆم بەس ئەوە زیان بەو کەسانە دەگەینی کە لەگەری کار دەکەن وە نمونە دەبین لە دای و نەخۆشیان دەگوازرێنەوە بەڵێ بەگشتی ئەو نەخۆشیانە لە ڕێگەی پێدەین ڕسپارەتی درۆپ لە سواتە لیک لەگەر کۆخین و هەناسە لە نزیکی کە نەفەرێک کەسێک بەرامبەری ئەو کەسە دەبیتن دەگوازرێتەوە یاخود لە کاتی تەوخۆکردن یان ماچکردن ئەو شتانە دەبێت هۆی گواستنەوەی ئەو نەخۆشیان ئەی نەخۆشیەکان دیکە کاریگەریشان لەسەر نەخۆشی قوڕک دەبێت کۆمەڵە نەخۆشیێکی گشتی هەنە کە کاریگەریان لەسەر قوڕک هەیە بۆ نمونە باوترین یان نەخۆشیەکانی گەدەیە ئەو کەسانی کە ترشی گەدەیان بەسەر دەکەوتەوە ینی ئەو دەرگایی کە ڕێگەی گەدە دەگریتن ترشەکان بەسەر نەکەوتەوە ناو گەریان ئەوە خاو دەبێتەوە ئەو ترشێ بەسەر دەکەویتن ئەوەش بە تایبەتی لەو کەسانەیە کە کەشی دەشیان زۆرە یان خودت جگارە دەچێشن یا خودت حاڵەتی تر مەتەن کە گەدەیان شێوەی توێکاریەکەی لە زگماکی تەواو نییە ئەوە دەبێتە هۆی سووتانەوە و ئازارێکی بەردەوام لەگەرو ئەمە ئەو حاڵەتانە پێیان دەرێن حاڵەتی هەوکردنی درێژخایانی گەروکە بە شێوەیەکی هەڵە لە ناو خەڵک زیاتر پێ دێنێن حەساسی گەروی بەس وشەک نییە ینی شتێک نییە کە بە گشتی برێ ئەو حەساسی گەرویە زیاتر هەوکردنی درێژخایانی گەروە شێرپەنجەی گەرو چییە؟ گەروش هەر وەکو بەشەکانی تری لەش دوور نییە لە توشبوون بە شێرپەنجە بەگشتی شێرپەنجە نەخۆشیێکی لە ناکاو نییە بە ڕۆژ و شەوێک ڕوو ناداتن زۆر هۆکار هەنە کار دەکەنە سەر ینی دروستبوونی شێرپەنجە لە گەرو لەوانە خواردنەوەی مادە کوهولیەکان کێشانی جگەرە خراپی پاکخایەنی ناودان و جۆرە ڤایرۆسێک پێ هەیە پێدێن هیومان پاپیلۆمە ڤایرۆس کە ئەوەش توێژینەوەکان دەری خستیە کە توشبوون بۆ ڤایرۆسە ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی گەرو زیاد دەکاتن لە کاتی هەبوونی ئەو حاڵەتانە بە درێژایی کات وا دەکاتن ئەو خانانەی کە لەناو گەرو هەیە شێوە نۆرمەڵەکەی خۆی بگۆڕێ بۆ خانەیەکی ئەب نۆرمەڵ واتە ناتەواو واتە ڕێژەی گەشەکردنەکەی زیاد بێت و بێتەوە ڕاستە دەڵێن ئەو شەرپەنجە لە ئەنجامی دووباربوونەوەی زۆری خواردنەوەی شتی گەرم لە شوێنی سارد ئەوانە ڕاستە تاکوێستە پتۆژنەوەی وان بە باش دێنە سەر ئەو بابەتەی کە ئەو بۆنەی کە لە نێودەمدا دروست دەبێت لە ئەنجامی چیەوە دروست دەبێت ئایا لە ئەنجامی ددانەکانە یاخود لە گەدەیە یاخود لە قوڕگەوەیە بەڕاستی بۆنی ناخۆشی هەناسە حاڵەتێکی زۆر باوە لە نێوان خەڵکدا بە تایبەتی ئێستاش لە کاتی ڕەمەزاندا کە خەڵک بۆ ماوەی 17 سعات ناخواتن و ئاو ناخواتن و دەوی بە وشکی دەمینێتەوە کە دەبێتە هۆی دروستبوونی ئەو بۆنە ناخۆشانە کە لەلایەنی کۆمەڵایەتیەوە یان لە ماڵەوە یان لە کاتی کارکردن لۆکی شێوەیەکی شەرم دەبیێت بۆ نەخۆشەکە پێی سەخڵەت دەبیتن بەگشتی هۆکارەکانی جیاوازن
لە باوترین یان هۆکارەکانی کە لە دەم و پووکی دەم و ددانەوە سەر هەڵەدا دەبەر ئەوەی خۆتان زانانی ناو دەمی ئادەمی زاد زۆر کون و کەلەبەری هەیە وەک بۆشایی نێوان دانەکان بۆشایی بینی زمان و گەر و بۆشایی ئەو کونانی کە لەسەر ئاڵوەکاندا هەیە کە ئەوانە ئەو کەسانی کە زۆر گرنگجی نادەن بە پاکوخاوێنی ناو دەمیان وا دەکە ئەو خۆراکانی کە دەخۆین پاشان لەو کون و کەلەبەرانە بمینێتەوە وشی بێتەوە بەهۆی ئەو بەکتریان کە بە شێوەی گشتی هەمومان بەکتریای سوودبەخش لە ناو دەمی ئادەمیزاد هەیە ئەو بەکتریانە کار دەکەن لەسەر ئەو خۆراکانە و شیان دەکەنەوە ئەنجامی ئەو شیبوونەوەیە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو بۆنە ناخۆشە دەربێت لە قورگیشەوە دروست دەبێت بڵێ لە قورگیشەوە دروست دەبێت ئەوە هۆکارەکانی ناودەم و قوڕک هۆکاری تریشمان هەیە بۆ نمونە ئەوانەی کە ئەوانەی هەوکردنی درێژخایانی بەرگە هەواییەکانی لوتیان هەیە یان ئەوانەی کە کۆڵەکەی لوتیان خوارە و یان ناتوان هەناسەی بدەن کە ئەوانەش دەبێتە هۆی هۆکارێکی ترن لە بۆ دروستبوونی ناخۆشی بۆنی هەناسە باشە دکتۆر گفتوگۆ زیاتر دەکەین با بزانین پارشێ و لە دەڤەری گەرمیانەوە چۆن بەڕێوە دەچێت هاوکارم هەرێم جاف ئازلای بێکی ئامادە کردووە تایبەت لە دەڤەری گەرمیان با بزانین پارشێ و شەوانی ڕەمەزان لە دەڤەری گەرمیان چۆنە. مەڵە شەوتان باش دیارە ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە جەژنی ڕەمەزان نزیک گەبینەوە ئەمەش بازاری سەرەکی شاری کەلارە ئەم بازارە تایبەت ئەو کەلوپەل و پێداویستیانە دەفرۆشێت کە بۆ مناڵان و بۆ ژنان زیاتر بۆ ئافرەتان زیاتر لێرە کەلوپەلەکان دەسەکەوێت من لێرە خەڵکیشە دوێنم بۆ ئەوەی ئەوان قسە بکەن بزانین لەسەر نرخی بازار و لەسەر هاتنیان و باشە باش مەلای ئەم خێزانە بەخێر بێ بۆ بازار پێشم بڵێ سەرەتا ڕەمەزانتان چۆن بەڕێ کرد گەرمیان زۆر گەرمە جەوی ڕەمەزان چۆن بولایەوە سەرەتا بەخێراتنتانەکەم لەخوای گەورە بەزیابە ڕەمەزان زۆر باش بوو تا ئێستا هەرچەند جەوەکەشی گەرم بوو بەڵام تا ئێستا زۆر باش بوو لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ پێمان بڵێ بۆچی هاتووی بۆ بازار ئەتەوێت چی بکڕی و نرخی بازار و ئەو کەلوپەلانەی کە دەستی بۆ بن بیکڕن بۆ جەژن بۆ مناڵەکان بۆ خۆتان نرخەکان چۆنە بازار چۆنە؟ هاتوم پێداویستی بۆ منداڵەکانە بکڕم تا ڕادەیەک باشە یعنی نرخەکان بەپێی هەر وەکو پێش ڕەمەزانە زیادی نەکردەوە بەڕای من نازان. باشە دەست خۆش بێت تۆش قسەمان بۆ بکە دۆزێ تۆ پێم بڵێ جلوبەرگی پیاوان ئەوانەی کە ئێوە ئیکڕن یا زیاتر بۆ جەژن عادەتەن پیاوان جلوبەرگەکردن پێڵاوی جوانەکردن شتی جوانەکردن ئەو کەلوپەل و پێداویستیانە نرخەکانی گران بۆ یا خۆتەرزان وەڵای وەکو پێویست باشترە هەر وەکو جاران ماوەتەوە بەڵام هیوادارین داواکارین لە دوکاندارەکان سعر زیاتر نەخەنە سەری و هەروەکو ڕۆژەکانی ڕابردوو سعر بخەنە سەری هەر وا باشترە بێت. زۆر سپاس خۆش بێ دیارە وەکو ئاماژەم پێکرد لە نێو ئەم بازاڕی شاری کەلارە زیاتر ئەو پێداویستیانەی بۆ ئافرەتان و بۆ مناڵان لێرە دەسەکەوێت بازارەکەیش بە ڕۆژ چۆڵە بەڵام بە شەو جممەی دێت لە کڕیار و جممەی دێت لەو کەسانەی ئەیانەوێت پێداویستیەکانیان بکڕن بە تایبەتی ئێستا کە لە ڕۆژانی جەژن نزیک ئەبینەوە خەڵکی زیاتریش بە شەوان دێنە بازار و پێداویستیەکانیان نەکڕن. من دەگەڕێمەوە بۆ لایەوە بۆ سپاس بۆ هاوکارم هەرێم جاف کە لە گەرمیانەوە ئەمە ئازلایڤەت ئامادە کرد بوو زۆر سپاس. دکتۆر لە بابەتی بۆنی دەمبووین کەواتە قورگیش بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەو بۆنە؟ بەڵێ وەچی باسمان کرد ینی ئەو خۆراکانە لەناو ئەو کونوکە لە بەرانی دەو دەمینێتەوە شی دەبێتەوە هۆی دروستبوونی ئەو بۆنە ناخۆشی کە نەخۆشەکە پێستەخڵەت دەبێتن. بۆیە ئەمە بەگشتی ڕێنمایمان بۆ ئەو کەسانی کە بۆنی دەویان ناخۆشە کە هەنگاوی یەکەم زۆر گرنگی بدەن بە پاکوخاوێنی دەمودانیان دەبێت بە شێوەیەکی ڕۆژانە ددانیان بە فڵچە و ماجوونیدان بشۆن و هەوڵ بدەن غەرغەرە بکەن تاکو ئەو خۆراکانی کە لە پشتەوەی گەرو هەیە ئەوانیش خایان بکرێتەوە و سەردانی پزیشکی دام بکەم لە بۆ هەر مەسەن بۆ نمونە کلۆرێک هەیە شوێنێک لە دانەکانیان کونە خۆراکەوە ئەوانە هەموو هۆکارە. هۆکارێکی دریش هەیە کە بۆ نمونە لەو زەتێنەکانی برێن ئەو ئاڵوانی ئەو کەسە قەبارەیان زۆر گەورە دەبێتن کونە کەلەبەرەکانیان فراوانتر دەبێتن بۆیە زیاتر خۆراک هەڵدەگرن
کە ئەو هەوڵانە دەن بۆ نمونە بەگشتی هەموو ڕۆژێت فڵچە بەکاردێن و غەرغەڵە دەکا بەسیس ئیسیفادەی لێ ناکەیان سوود لەو ڕێگایانە نبینیتن بۆ بمبڕکردنی ئەو بۆنە ناخۆشەی هەناسە فلەو کاتە ئەوە یەکێکە لە پێویستەکانی کە نەخۆش پێویست دەکاتن ئاڵۆکانی باش دکتۆر زۆر زار دەبینین هەر کەسێک لە ماڵەوە هەست بۆ دەکات کۆخی هەیە یان گەروی کەمێک ئاوساوە دەستێت دەزانێت حەبیان کەفلێکسیان ئەم پستینە بۆ خۆی دێنێت و بەکاری دێنێت و ئیتر دەڵێ من چابوومەوە ئەویان تا چەند ڕاستە بەڕاستی ئەوە دیاردەیەکی زۆر مەترسیدارە کە لە کۆمەلگایەکەمان بڵاو بوویتەوە کە خەڵک بەبێ ئەوەی پرس بە پزیشک بوو کە دژە بەکتریا وەردەگریتن بەڕاستی ئەوە دەرەنجامی تەنها لەسەر ژیانی ئەو کەسە نیە بەڵکو زیان بە هەموو کۆمەلگا دەگەینیتن چکە کاتێککە ئەو دژە بەکتریا وەردەگریتن لە بۆ حاڵەتێک لە بنەچینەدا بەخۆی ڤایرۆسە پێویستی بە بەکتریانێت تا ڕۆژی تر بەخۆی چا دەبێتەوە نەخۆشەکە پێویست بە دژە بەکتریا ناکە ئەوە وا دەکاتن کە ئەو بەکتریایە ڕابێتن لەسەر ئەو جۆرە دژە بەکتریایە واتە حاڵەتێک دروست دەبێت ئەمە پێی دەرێن ڕزستان واتە ئەو بەکتریا ئەو دژە بەکتریایە کار لەسەر ئەو بەکتریایە ناکاتن و تەنها لەسەر لەشی ئەو کەسەش نییە بۆ نمونە کەسێکی تر کە توش بەو جۆرە بەکتریایە دەبی لەو کۆمەڵگایە هەمان شت ئەو دژە بەکتریایە کاری لەسەر ناکاتن ئەوەش بەڕوونی دەیبین ئێستا کە بۆ نمونە خەڵک دەڵێ ئەمۆکسید تەواو ئیش ناکە چیدی بەکاریان دەچێت بۆ دەرمانی تونتر و بەقوتر بە تایبەتیش کە لێرانە دەبینی زۆر جار بە ئاسانی خەڵک دەستی دەگاتە دەرمانی بە هەر ببێ ئەوەی کە دکتۆر ڕاچێتێکی لۆ بنووسیویان ئەو شتانە دەتوانیتن دژە بەکتریا وەربگری کە لە شوێنی تر ئەو شتە مەحاڵەت و بتانی دژە بەکتریا بۆها ببێ ڕاچێتەی پزیشک وەربگری یاخود لە سەلاجەی ماڵەکاندا هەبێتن باشکاتە ڕێگایکی هەڵەیە ئەوە زۆر هەڵەیە دەبێتن تەنانەت لە نەخۆشخانەکانیش کەڵچەر واتە ئەو بەشێک لەو پیسی و چڵکەی ناو دەوەربگرێت بە چەند سوا بگەین وەچی فڵچەیەکی دیاری کراوە دەیچێنن تەماشا دەکەن کە بەکتریایەکە شین بوو لەو شوێنێک کە لە بۆی دانرا برێن ئەو میدیەمە ئەو ناوەندی کە لە بۆی دانرا زۆرەکەی دیار بوو چ دژە بەکتریایەک لەسەری کار دەکاتن ئەو کاتە ئەتو دەتوانانی بەجێری ئەو تاقیکردنەوەیە ئەو جات بتوانین دژە بەکتریایەک بەکاربێن زۆر جار نەخۆش هەست بە داڕوشان یان وشکبوونی قورجی دەکات ئەمە بێ ئەوەی ئازاریشی هەبێت ئەمە لە ئەنجامی چیەوە دروست دەبێت چارەسەری چییە؟ وەچی وتم بەشێکی تر لە نەخۆشیەکانی گەر و هەوکردنی ئەو حاڵەتانی کە باسمان کرد ئازاریان لە گەرە و تایان لە گەرەوانە ئەوە هەوکردنی کت و پڕە لە ناکاوە یان کە ئەمە پێی دەرێن ئەکیوت بەشێکی تر هەیە کە درێژخایەنە کابرا بە ساڵان ئەوە هەمیشە هەست دەکاتن کە گەروی کڕانەوەیکی تێدا و ئازارێکی کەمی تێدا ئەوەش هۆکاری زۆرن کۆمەڵە هۆکارێکی هەنە دیاریکراون کۆمەڵە هۆکارێکی نادیاریکراوە ئەنی کە پێ دەێن سپێسیفیک و نەسپێسیفیک هۆکارە دیاریکراوەکان لەوانەیە جۆرە بەکتریایەکی درێژخایەن بێتن یاخود بۆ نمونە هەندێک جار ئەوانەی کە هەستیاریان هەیە لە لوتیان ئاوی لوتیان دێتەوە ناو گەرویان یاخود ترشەڵۆکی مایدایان بەسەر دەکەوت گەدایان بەسەر دەکەوتەوە ناو گەرویان دەبێتە هۆی ئەوەی کە هەوکاری درێژخانیان بۆ دروست بکە کەش و هەواش هەمان هۆکارێکە کار دەکاتە سەری بۆ نمونە ئەوانەی کە لە کارگەکان کار دەکەن یان لەو شوێنانەی کە جۆرە مادەی کیمیایی زۆر توندیان مەسەڵەن ئەی چارەسەر چییە؟ یەکەم چارەسەر لە ئەو حاڵەتەی خۆپاراستنە بەڕاستی هیچ شتێک نییە مەسەڵەن بۆ نمونە برین ئەوە دەرمانێک هەیە بتوانیتن چارەسەری ئەو حاڵەتەی بکاتن باشترین چارەسەر بۆ ئەو کەسانیان بەڕاستی کە دێنە ڕاوێژکاریەکان یەکسەر پێیان درم ئەو نەخۆشیت و ئەو حاڵەتەیت و حاڵەتێکی درێژخایەنە و چارەسەرێکی بمبڕی نییە دەبێت و بە هەموو شێوەیە خۆت لەو زۆرە مادانە پارێزیان لەو جۆرە بۆن و تووکەڵ و تۆز و خۆڵ و دواتر دێنە سەر چارەسەری دیکە ئەو یەکەم جار خۆپاراستن دواتر دێنە سەر چارەسەرەکان باشە دکتۆر لەوزەتێن لە چ کاتێک بڕیار دەدرێت نەشتەری گەری بۆ بکرێت و دەربهێنرێت ئەوەش شتێکی ترە کە زۆر ئەوەش بە هەڵات زۆر لە ناو خەڵکیدا بڵاو بوویتەوە بۆ نمونە ئەو کەسە دەچێت لە ئاەیان لە ماڵەوە تەماشا دەکەیان دەچن یەک لە کەسێکی نزیکی سەری دەکە ئەو لەوزەتێنی
قەبارەیان گەورە لەو زەتێنی هەیە و دەبێت نیشتەرگەری لە بۆ بکرێتن بەڕاستی ئەو شتە هەڵەیە ئەوە لەو زەتێن یان برین ئاڵوەکان ئەوانە دوو لیمفەگرەی گەورەنە بەشێکن لە بەرگری لەش کە پارێزگاری لە لەشی ئادەمیزاد دەکاتن کە لە هەر هۆکارێکی توشبوون بە هەوکردن زۆر جار کە لە کتابەکانی ئێمە کە باسی دەکاتن دەرێوەچی ئەوە دوو سەگت لەبەر دەرکەی دانابی لەبەر دەرگای ماڵەکە دانابی پارێزگاری لە دەرگای ماڵەکەت بکاتن هەبوونی ئاڵوەکان مانای ئەوە نییە کە دەبێتن لا ببردرێتن چەند حاڵەتێکی گشتی هەیە کە پێویستە ئاڵوەکان لا بدرێتن لەوانە بە تایبەتی لە منداڵان لە گەوران حاڵەتێک لە کاتی خەو کەمە پێدەین سلیپ ئەپنیا سیندرۆم واتە کە کەسەکە دەنویتن تووشی خنکان دەبێتن واتە هەناسەکەی تەنگ دەبی پرخەپڕخێکی زۆری دەبێتن و ناتوانانی هەناسە بە تەواوی بدە زۆر جار لە ناوەندی نووسنەکەی کەسەکە هەڵدەستەوە لە خەوێ و خەوەکەی دەپسڕێتن کە بەیانیانش هەڵدەستن ئەو کەسانە خەواڵونە و تەرکیزیانی کەم دەبیتن و زۆر زارژیان لە کاتی دانیشتن دەبینی خەویان لێ دەکەوێت لەبەر ئەوی شەوەکە تێرخەو نەبووینە فەو حاڵەتە کە پێی دەڵێن سلیپ ئەپنیا سیندرۆم ئەوە حاڵەتێکە کە پێویست دەکاتن زۆر زارژ ئەگەر کە دیتمان ئەو حاڵەتە هۆکارەکەی گەورەی ئاڵوەکان بوو کە ڕێڕەوی هەناسەی بگری ئەو حاڵەتە یەکێکە لەو حاڵەتانی کە پێویستە ئاڵوەکان لا بدرێت چ کاریگەریش دەبێت ئەو کاتێک کە دەرهێنرا چ کاریگەریی لەسەر مرۆڤەکە دەبێت بەگشتی کاریگەریەکانی تەواوەتی کە گوتم ئەوە بەرگری یەکێکە لە ئەندامەکانی بەرگری لەش بەرگری لەش لەوانەیە کەمتر بێتەوە بەڵێ وەچی هەر نەشتەرگەریەکی تریژی عین لابردنی ئاڵوەکان نەشتەرگەریەکە کە ماکی خۆی هەیە بۆ نمونە دوای نەشتەرگەری نەخۆشەکە ئازاری دەبێتن هەندێک جار تووشی خوێنبەربوون دەبێتن یاخود هەوکردنی شوێنی نەشتەرگەریەکە و هەندێک جارش بۆ نمونە دەبینی دووبارە نەخۆشەکە پاژماوەیەکی تر دیسان تووشی خوێنبەربوونێکی دەبی دەرەنجامی هەوکردنی شوێنی نەشتەرگەریەکە باش دکتۆر گفتوگۆی زیاتر دەکەین هاوکارانە ئازلاوێکیان لە دیاربەکرەوە ئامادە کردو با و ئازلای بەش ببینین دواتر گفتوگۆ زیاتر دەکەین هاوکارم سەدەخەرن لە دیاربەکرەوە ئازلاوێکی ئامادە کرد و تایبەتە بە پاشێ و شەوانی ڕەمەزان لە دیاربەکرەوە بابێ کۆبینێر و بیسەریەم ئازلای ببی دمەها ڕەمەزانێدا کەڤنە شۆپیەکیژی ئەوە کو دەناوبەرە فەتەر و پاشیڤێدا زێدەترین وڵاتیە ڕنازێن دوێ دەمێدا دەما خۆ چالاکیên civakî derbas dikin heta ku paşîvê dixwin û piştî wî jî êdî dest bi rojiya xwe dikin. Niha ev kolana ku we kolana hunerê jî tê binavkirin li Diyarbekirê jî em dibînin ku îsal şêne lê sala borî ji ber alûziya bi rastî li vê kolanê dîtina mirovan gelek qels bû welatî di saet 10 û nîvada vala dikir em dibînin ku niha saet ber bi 12 tê lê dîsa jî tîjê ew meriv qet nizane ku nîvê şevê ye. Niha li vir jî acûr tên firotin dabera feter û paşîvê da tiştekî din jî em karin bêjin xurekê ku mehandinê hêsan dikin tên firotin şelenge ango acûr jî yek ji wan e niha em bipirsin kaviya kingê derdikeve taybetiya wî çi ye navê te bixêr? Abi navê min Elî. Elî çi? Abi viya havînê derdikeve. Kingê kîja mehêda? Hezîranê. Hezîranê derdike heta kingê? Eya Eylûlê dikarî viya bênê. Pekî taybetiya wî çi ye? Abi viya havînê mîsalan wek dondurma mere dixwe. Hani işte bêjim viya salate dibe, ezme dibe, dolma çê dibe. Yani dixwin yani alî Diyarbekir vira dixwin yani acûr dixwin. Bi taybet edvînim tu piştî feterê vedkî çawane kar çawane yani ji bo mehandê mirov distîn. Başa normal ha yine inki no derketiye belki guhaya millet zêde nikare bistîne ama dîsazî yani meraklı vana heye yani hezkirin vana heye. Tên dixwin. Wala rûte yek bi devê xwe dike çawane. والله طعمي وين بخذ لقمة وبارمة عن اللقم تو اللقم أراد رود كيلو دخم أما معنا ما أخبار زرانا بيش ji bo çi yani hûn wî tercih dike? Viya ilacê me zazaye kurmancê vî ilacê Amerîka Rusya tune vî ilacê Amedê Kurda bêje sereke berxwedanê Amedê Evête pekî we niha fetera xwe نوسا والله بلا perê wî em ê bidin. Hûn dixwazin divê mehêda mesajekî bide hûn ê çi bêjin? Abi çıkka millet ya savana buğa ilacem
والله عن علاجه وعلاجه عافیت باشه بله انها ام بیشن انجارجی و خوارنا که دیسا دنابرا فاتر و پاشی ودا ته فروتن افجی چند که بیشن جدایا میوه تازه جدست تن گواشتن و تن پیشکش کردن چوانه کاروبار چوانه باش شوف كده نها ما دبيجن دما ميوه درباس بيه قالوا بتاجي وسع وانا مايس برتقالي وانا نو در كيفن zaten سغما برتقال اي مايس برتقالين دما ينو در كيفن وانا حياة زفسان يعني نوسا بله وک من دست بکی داشتی گفت نابرا فتار و پاشی ودا لدیار بکر که نشوپیه که وک لک جیان امبیجن ولاتی وقت خوب چالکین جواکی در باستکن اف کولان هانه جی یک جوان کولان گرسه یا دیار بکری و کسالا بوریش بر آلوزیا دوان ساعت دا والا دبو لی ای سال ام دبینن که امکارم بیشن مروف دوزده شوه داشتی به چالکین جواکی لسر ویز کولانه یا افجی هم جالی وان و هم جالی امبیجن وان این کمیوه و خوراکا دفروشن جیه شانازیه گەلێک سپاس سدەقەران کە و تەل دیاربەکرێ ئەزلای بە ئامادەکرد بوو گەلێکی سپاس بووی تا دکتۆر باسمان لە لەوزەتێن دەکرد ئەوەی کە گوتت تووشی تەنگە نەفەسی و ئەوانە دەبن لە چ کاتێکدا زۆر هەوکردن هەبێت لە لەوزەتێنانە بڕیار دەدەن چەند جارە و لەوزەتێنە دووبارە بێت و بڕیاری دەرهێنانی دەدەن یەکێک تریش لە گەر بە کورتی وەڵام دێتەوە سپاس دەکەم کاتمەوەندنی وەبی بتوانین بەشی بکەم هۆکارێکی تری گرنگش کە پێویست دەکاتن لەوزەتێنەکان لا بدرێتن هەوکردنی بەردەوامی ئاڵوەکانە ئەوەش کە بەپێی دوایین ڕێنمایی ئەمریکان ئەکادمی کە دەبیتن لە ساڵێکدا 7,000 ئەو ئاڵوانە تووشی هەوکردن بێتن زۆر جاریش کە هەوکردن کە ئەمە باسی هەوکردن دەکەین دەبی هەموو نیشانەکانی ئەو تاو لەرز و نەتوانینی بستە دەوام و ئەوشتانە دەبی هەمووی لێبەدی بکرێتن ئەو کاتە پێی دەگوترێ هەوکردن باش دێنە سەر ئەو نەخۆشیانەی کە لە لوتەوە هەن بە تایبەتیش هەستیاری و خوێن بەربوون ئەو هەستیاری و خوێن بەربوونە لە ئەنجامی چیەوە دروست دەبن پرسیارەکان لێ تێکەڵیان دەکەمەوەی بە زووترین کات وەڵام بگرمەوە ئەنجامی چۆ دروست دەبن چارە سەر چییە یەکێک تریش لە نەخۆشیەکە باوەکان ئەوەیە کە هەستیاری لوتە کە تیادا ئەو نەخۆشەکان زیاتر هەست بە خوران و پشمین و هاتنە خوارەوەی ئاو دەکەن لە لوتیان بە بەردەوامی ئەوەش دوو جۆری هەیە جۆرێکیان وەرزیە کە بە تایبەتی لە بەهارایان لە پاییزان ڕوو دەداتن زۆرێکیان بەردەوامە هۆکارەکەشی زیاتر دەگەڕێتەوە ئەو مادە نامۆیانەی کە لە کەش و هەوایان لە خۆراک هەیە وەکو گژوگیە یان تۆز قۆڵ هەر شتێک ئەوە بەجێری ئەو کەسەیە بەرگری لەشی ئادەمیزادەکە وا دەزانێتن کە ئەو تەنانە زیان بەخشن کاردانەوەی بۆ دەبێتن بۆ شێوەیە کە ئەو لە لوت هاتە چارە سەر چییە؟ بەگشتی چارەسەری یەکەمی ئەوانە خۆپاراستنە لەو مادانی کە دەبێتە هۆی ئەو هەستیاریە پاشان چارەسەری دووەم کە چکەوە درێژخایەنە بەگشتی بە خۆپاراستن ئەگەر توانی چارەسەری حاڵەتەکەی بکە زۆر باشە ئەگەر نەیتوانی ئەو نەخۆشە پێویست دەکاتن کە سپرای لود مادەی ستیرۆیدی تێدابیتن بەکاردێن تەوانەوەش بە پێی ڕێنمایی پزیشک ئەو سپرای کە بەکاری دێن ئەگەر بێت و لە مانجی ڕەمەزان بێ ڕۆژیان دەشکێنێت بەگشتی ئەو سپرایانەی کە ئێستا بەردەستن خۆشببختانە دەتوانانی جارێک لە ڕۆژ بەکاری بینی کاریگەریەکەی بۆ چار کاژمێر دەمێنێتەوە پێش خەوتن دەتوانیتن بەکاری بێنیت و بە هیچ شێوەیەکیش ناگاتە ناو گەروی ڕۆژوانەکە ڕۆژووی ناشکێت هیچ تەسیرێکی نابێت باش ئەی خوێن بەربوونی لوت ئەو لە ئەنجامی چیەوە دروست دەبێت چارە سەر چێ زۆر جار دەبینین هێمە دووش دەکاتە نێو لوتەکانی و سەری خۆی وا لێدەکاتەوە تا چەند ڕاستە و ڕێگایە بەڵێ حاڵەتێکی تریش کە زۆر باوە خوێن بەربوونی لوتە ئەوەش لەبەر ئەوەی کە لوتی ئادەمیزاد زۆر چڕە لە ملولە خوێنەکان و بە تایبەتیش ئێستا کە وەرزی گەرمایە ئەو ملولە خوێنانە فراوان دەبن و لە کاتی مەسەن دەستکاریکردنی لوتیان یان بریندار بوون یان هەوکردنی ناو لەپی لوت و یا هەوکردنی جیبەکان دەبێتەوە هۆی خوێن پەرژان کە هەنگاوی یەکەم بۆ ئەو نەخۆشانە ئەمە ڕێنماییمان لە بۆوانە ئەوەیە کە زۆر زادەمی لە فریاکەوتنەکان دێک کابرا
ئەوەندە کلینکسەی پێیان ئەوەی پێ بەو شێوەیە ئەوها ئەو خینە دێتە خوارێ ئەو دەبێتەوەی ئەوەی کە خوێن لەو کەسە بڕواتن و تووشی حاڵەتی شۆکی بکاتن. فدەبێ ئەوانە ئەو کەسە کە تووشی خوێن بەربوون دەبی یەکەم هەنگاو لوتی بە دوو دەستی لە شوێنی کڕکڕاکە نەک بچی ئەو ئێسکەی لوت بگریتن بەتوندی بیگوشیتن و سەری خۆی نزم بکاتەوە ئەو پستانێک کە بە سەری پەنجەکانی دروست دەبیتن پستان دەخاتە سەر ئەو شوێنانێکە خوێنی لێ دێتن و یارمەتی دەداتن کە ئەو خوێن پرژانە بوەستێتن ئەو پستانە دەبی بۆ ماوەی 10 خولەک بەردەوام بیتن ئەگەر ئەو خوێن پرژانە بەردەوام بوو پاش ئەو 10 خولەکە دەبی بە زووترین کاتە هەڵەیەوە کە سەری خۆی والێ بە هەموو شێوەیە هەڵەیە چکە ئەو کاتێک کە سەری بەرز دەکاتەوە ئەو خوێنە دەستەوە ناو گەروی کەسەکە و دەبێت قوتی دەداتن و کاریگەری خراپی دکتۆر کاتمان نەما باس لە نەخۆشەکانی جێژ بکەین زۆر سپاس کە لە تەوەری دومی بەرنامەی پاشیڤەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد سەردار پزیشکی پسپۆری قورگ و لوت و گوێ کە لە بەرنامەی پاشیڤەوە ئامادە بوو زۆر سپاس بەڵێ تەوەری دومی بەرنامەی پاشیڤیش بە کۆتا هات هاوکارانم فیچەرێکیان ئامادە کردووە لە زاخەوە ئەرمەنەکانێکێکن لەو نەتەوانەیە کە لە مێژە لە کوردستاندا دەژین لە هەرێمی کوردستاندا دارتاشێکی ئەرمەنی کە لە زاخۆیە کاری دارتاشی دەکات ئەو سەرڕای ئەوەی ڕێگەزنامەی ئەرمەنستانیش هەیە بەڵام ئەو لە هەرێمی کوردستان بڕیاری داوە لێرە بژیت و ئەو دەڵێ هیوادارم هەرێمی کوردستان ببێتە دەوڵەتێکی سەربەخۆ. از بازگین هایریک وره هستایری که من نجار بابه من کبن دا زاخوه همجی کبن خلق زاخونه و تقریبا به 40 سال از بی شولید کم شوله قناپا شوله درگاه شوله هنریت کم رسمیت کم شوله استودیوات شد کم تلویزیونا به جاب شوله من کبنه از حشوله خو گله کرد کم قالك تهودين بردس منت عالمين منت عالماندين بخد كونت باكرين محلات مازنت باكرين أسر فرازم بونا كيفهم قالك بونا تيت بري طبعا شو لما زحف تربي وشيت تربي ومعاش هابي عالمي بخد تشيت كرنو كيف بتشكل تأثير العالمي كري شو لما بتشكل كين بي ودي أبا هم هندين بلا ملزاخونا وقالك درفت شايبين بخارج انا شو ما خارج اسمه ملزاقو وصابرين من الخارج نايتن اسحش اخو خدكم اوبا بيري ما بخاري اخو بيري سو بحثا خابيري نگه خابير دايكامه خابير ام بيرا خواستن وقت انسانش دايكا خو غريب بد ابا يو بجا بالعكس امش خابير يجي غريب بدي ام بتشيك بين ام خابيري دو معظم بين يعني ام حتى بين سهل صالي جا ام متقوبي دايت معظم بين ودي بس يلا قالك مش متكن اف خالك ما بيش تبوشي نوتشي ارمينيا ماني عدري و اخو ام قلت ماني فرق جاباج عدري من او اباج اخو من ازل بيري معظم بين من جوازه ويرجي كان بيت ازيتشم بس انا نوشم ازل بيري معظم بين بيري بو مخور شهر راسي كردستان سر بلندی امریویا اولا ارمنیا اولا کردستانه فرق آن هر دو کات دبمنینه از حش هر دو کات کم اولا وقت بیشتر سر امریوی بلند اب اولا امریوی اولا نبت امریوی چی تشنینه ما بيت رجع كأب كردستان أب الدولة وك أرمينيا حديد ما ببتأك وهن قد يسألي ما راح بت أب علماء دي راح بت بس بنداسي بس خيانات بس عودي ما بيت أب علماء راح بت ببت دولة هر وقت هر ملاتك برنامه پاشیوم پیشکش کردن تا پاشیوه کی دیکه هر لخوشی داره